پێ گەورە بەخۆت بەخوایە دەست بدەیت دەست پێ بکە چێ دەست پێ بکە مامۆستا ئەوە نییە ئەو نزیکترە سڵاوی خواتان لێبێ بەڕێزان خۆشحاڵین کە ئەمڕۆژ لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین پاشیوی چوارەم هیوادارین خوای گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەمولایەکی قبول کرد بێت دیسان لە مەجلیسەکەی خۆمان لەژێر ڕەشماڵی کوردەواری بەجلوبەرجی کوردەواری خواردن و وشکە و هەموو ئەکسسواراتی کوردەواری لەگەڵ هەمومان کوردەواری لەگەڵ ئەو ئەزیزانە و دۆستانە پێکەوە لە خزمەت ئێوەی خۆشەویستدا دەبین تەوەری جیاواز و کەسانی جیاواز لە تەوری جیاواز لەگەڵمان دەبێت گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوکارم ژبانی ئازیز سڵاوی خوارد لەبێ عليكم السلام ورحمة الله وبركاته خوي باش سعدكم باش الحمد لله يا الله بسم الله ناوي خدي پاشیوا چاره ام شود دست بید کین وای که راستا خوام گل وداینش کردستان 24 کف شوا که آرام دا خودیش هر وی آرامی بهلت آرامی یک شون نعمتت خديت جلكت مزنه يعني حتى في قرآن بيروز ده فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف چه نعمتك مازن خديت جل مكري ما قال نخوشي در باز كرين حتى ام جاش سنافين نعمت مازن ان شاء الله خدي هر في نعمت بهلت آرامی امن و امان ان شاء الله ينجي الهرج هيك بجين ناف امن و آرامی و امانت دا بجین خودی اشلا روزی و نویج و طاعت و قبیل که هر جایی کیم بن ایکو دوش بیر نکن حوال و دوست و برایت خو خشکت خو بابت خوش بیر نکن دعا بو بکن امش دعا بو بکن بو ماشي یاش همی مهمتر دعا اما ها قال مدهيات باش بحسين ذكر ام مرد بين يعني هاري كوري كنت یاش همی مهمتر ام مرد بين دعا يدا نه ما بخو يا ربي تو بحشت يا ربي تو بارا بدا من يا هاي كبرك البرامبري كعبي بي قلت يا ربي بارا يا ربي خانيا قلت برامبري كعبي بخوب كدعاء كبحشتي قلت جرى از الدنيا ده بلا خاني بارا تشتي خوش مهبت حتى بحشت دواتر چەند دیمەنێک هەبوو کە شانیدا کابرا دەوڵەمەند بۆ وەسەی باش بووە لەوێ هەر داوایەک لەخوا بکە ڕەت ناکرێتەوە پیغمبر صلی الله علیه و سلم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب ام بو هر دوكو اتو دعای لەبۆ من دەکەی خۆی هەندرێن پارەی هەبی بو همیا ده جرا رنگ اس نووا نینم بس بو همیا جا هیچی همه توصل اكيد شين بو نوفجي هيك ابو حوالات خدو محمد علي امنيش يا بروديوسر ابراهيم ابو همي ابو جمال محمد بيستي بباري محمد صدق برا دعاء لو كان سمعت برادن والله خير دي جني اي والله حق دي جني بيني حقي خوي دعاء لو كان دعاء بونا كان افيد في جني بينو خدي اشلا بربيتون وصا صانه هيلي بيت نخوشينا مينات وبخوب همي شولت خوب صانه بارك وبينا او جماعتي كنترول دار السلام لوان ولا بينرانش بكن سلام يعني هم يا الله يبارك او تي همو تاع رشبوشن او رتمشا لما وصل ريبواري لما وصل احمد لما وصل حسامي لما وصل ملادشتي خير بسم الله الرحمن الرحيم اباش ما وصل ملادشتي او قلقليله او قلقل يا كبرك داي بوشتي او باش او قلاتنا في الرشيده جان الرش ما وصل ريبواري اوتيو ها الرش خير بسم الله ويزنيام سيد الالوان سيد الالوان سيد الالوان يا الله اوه براس بيضة من الرش يا الله ايه مام سواد اشتكي خوش دەست پێکەین بەشتش خۆش دەمویست ئەو قسەی مداخلەتی بکەم یعنی لەسەر قسەی جەنابتان کە گوتت دوعا یعنی هەتا پێغەمبەر نوح عليه السلام بەربێ ربنا اغفر لي ولوالدي ولمن دخل بيتي من المؤمنين والمؤمنات بزانا اوانشي لبير نكرد لتسيني الرقزي نير والرقزي دعاء لبو هردو السفي كلي لمن خوش بلداك وباب مو لا سرزم مسلمان اللهم امين سرودك تستكير سر دعاء كرني اونجي دي تستكي دي طيبه هبت لا طيبتي السعرة الصافية بعد خوش داخل ما شاء الله يلا يران كشراوي نايم صبري ولا دلنا ما وياك يران كشراوي نايم صبري ولا دلنا ما وياك عشق بتساوي بعديم كيرو ايدك بلا وياك عشق بتساوي بعديم كيرو ايدك بلا وياك
لجوي على مقرويا لو فوقاني من ويا لجوي على مقرويا يا رب تساوي لازم صبر ولد الله مويا عشق بنساوي بزيان كيرو يذكى بملويا نوري أهم بداية مدى ستة صرخي قردوها نوري أهم بداية مدى ستة أرخيص قردوها بناري عشقي زنيان زرقم وها صوت ويا بناري عشقي زنيان زرقم وها صوت ويا قرشي لنفسي خوما بيا التفات يا رب أما لقى برحمن عاصي كيد الكراوان صافي لمبر درقانات كوتو تسر خاشي لله سواري لطفي تويا جانا للري خذا ويا سواري لطفي تويا جانا للري خذا ويا اي بارك الله فيك اي ما شاء الله دنك خوش هر هبي يا شعري أخوة صافي بزور بقوته اي ان شاء الله خذ اشتر بخير بيه يا أخو ما مصطفى سلامتك ان شاء الله خذ خيرات بنفيس من هر لسه صبرانم طبعا لدنيا والصبر قلت يا طبعا. هو تسمع موضوع خير نبيل الصبر ضياء كاكات والله صبرت هبي دواي مش صبر ما عندي ان شاء الله هديه دي كجدي طبعا الدنيا بمنا الصبر بقرا صبر بقى صبر قلت يا واصبر وما صبرك الا طبعا. بالله تسبيح ملا بيرتو لجوري بس مبين بالقرآن من محمد بن نبيل كرت لا لجوري لناود زانطا قلت لك هديه من الوهاب باخذ نباب لناود زانطا ما مستهرم قال لك نمو بس بيستم لكاتي برنامج بينم لكن بس ما شاء الله كخوش شهر بتعيب بتزلي كردي تسبيحش لكن برو جان دين نيف برا أخفنت مع عبدادا إكشمت بجد ديني بزحمتها ورا نفيجي بكابينج نفيجو سركي سحوري رابا و آفا گرم نبد في زوستاني في سرمایه آفا تزيد است نفيجي بشول نيفرو ديسا شولا خو به لهرا مزگفتی هرا نفيجي بكو شوي ديسا ناف مالا خو دارا بهرا نفيجي بكو ها هر پنج فرزا یان جاری ولا خوشیه. الصحراء آه. نان نییە خواردن نییە هز گوری خودی اف دینه نازانی مەسەرەن چ بکەی آه. ئەگەر نادەمری لە برسان یەک دنیاشتی دیکەشێ دەتوانی بیخۆی بەڵام حرامە زۆر بابەتی کابراایکی دیژی هەیدە بێژێت. دیکەشێ كبرى قدي جاي دبج نا والله يا بصانه هي ياد في ديني دا افا خوش بت ياد في ديني دا افا ريك بت بو مروفا هر خود تعالى في ديني دا این اخر بو پیغمبر صلی الله علیه و سلم دا کنی شما بدت که امچا وی ژیانا خو ريك بخین ژوان بابەتەشی دیکەشێ مەسەلەن زۆر جاری وا هەیە ئاسانکاریکردن لە دین واروەها زیادە ڕەویکردن لە ئاسانکاریش هەیە ینی هەندێک شت هەیە بەپێی قەولە بەپێی حساباتە چی بۆ هەیە ئاسانکاری دینی بۆی هەیە ئەسڵەن چ شتێک پێی دەگوترێت ئاسانکاری چ شتێک زێدە ڕەویە هەموو ئەوانە هەرەوەنی هەر لە خۆتەوە حساباتی هەیە دافخو بجنا والله في وقتي في شولينك وقتك ديبك في وقتي بروجينا با وقتك ديبك او كينه افيت زمانك بو زمان دن يعني كاتشت بت اصلا كاري بتكرن خود حس كت في بابتي مد ديال ميفانا كي قالك عزيز امد قلتو بيشكين
اما بخيراتنا مهواني بينا همي دكتور مغديد كريم يا اخوة بخير كلا جارة دكتور. مهوان بيال دف ما تبيجي مال مالوية نا مهوان بسبور الشريعة عليكم السلام وما ورحمة زانينجه الله. باشی سرسري ما سلامت سلام روناكت كردو دكتور ممنون بوجودين جو روناك ان شاء ما الله شاء الله بخير بي دكتور. أخوة بخير منور ماشي. سلامة دنيا أخوة بخير تقلق على بخيراتي او بينيا والله بينيا هو دويني بخوي الهم دانا ابو رسمك قلت اقر نتزي اوينيا اقر لا والله فتلتي والله ده فتيلو شتم مزبوطة بس نفت برات يعني دكتور دعا بيركن هذا ام گشتینا پاشیوا چاره بله راست وصوزی در باز بی ویجا هم وی دست بکین چه مثلا یا افسانه هی وصوزی در باز بت یانجی ام به آگهین ام درس ناگرین هو افسانه هی در باز بت خۆی بەڕاستی ئەو ڕەمەزانە جیاوازە تەبان لەگەڵ ڕەمەزانەکانی تر چونکە ساڵ بە ساڵ دێتە ناو فێنکایەتی بڵین ئێستاوە مانجی سێ ئەمە تێداینە ساڵی داهاتوو لەوانەیە بگاتە مانجی دوو ئەو هالە یعنی خۆی جەوەکە کاریگەری زۆر هەیە بەڕاستی ئێستا الحەمدولله ئەوەیە کە خەڵکەکە هەست پێ ناکە ینی هەست پێ ناکە کە ماندیە کە هەست پێ ناکە کە ئەزیەتی دەبینی لە کاتی بە ڕۆژی بوون بەگشتی ینی الحەمدولله زۆر خۆشە ڕەمەزانەکە خوا قبولی کە ئینشاءالله لە هەموو زار جا شکر خودی وقت ما هم مفی اجوی دست بکم جامو برو دفتر و بسیارا وکم در مسئله آسان کاریه یا الله شتێک ئاسانکاریە لە دیندا ینی هەر با بەو شەوەیە دەست پێ بکەین ئایا فعلەن دینی ئیسلام ئاسانە یاخود چۆنیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا آمين يا رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی زۆر دەستخۆشی لە بەڕێستانەکەم لەو بەرنامە جوانەتان و مامۆستا دەشتی بەڕێز و ئەو بەڕێزانەی لە گەرینە کە پاشیوەکایان ڕازاندیتەوە بەڕاستی دوعاکەم لە خوای گەورە خێر و ڕەحمەت و بەرەکەت ببارێنی بەسەر میلەت و گەلی ئێمە بەگشتی و هەروەها برایان و مسلمانانمان لە فەڵەستین و بە تایبەتی لە غەزە و لە هەموو دنیا بەگشتی خوای گەورە خێر و ڕەحمەت بەو مانگا بەسەر هەموو لایەکدا ببارێنی ئەو زەحمەت و ناخۆشی و ئازار و ئەشکەنجە لەسەر ئەو مسلمانانە هەڵگری کە بەڕاستی جێی نیگەرانێکی زۆر زۆر گەورەیە. ئامین. ئەو پرسیارەی کە بەڕێزت باست کرد بەڕاستی گرینگە ئەمە ئەو دینە پیرۆزەی کە ئێستا ئێمە هەڵمانگرتی هەمومان مسلمانین کە خوای گەورە بۆ ئێمەی هەڵبژاردیە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. خوای گەورە ئیسلامی کردیتە دینی مسلمانان بەگشتی. دینی ئیسلام بەڕاستی دینێکی زۆر زۆر ئاسانە. هیچ زەحمەت و قورساییەک لە دینی ئیسلامدا نییە. زۆر بەڵگەمان هەیە ئەو ئاەتە پیرۆزەی قورئان کافیە کە خوای گەورە دەفەرمید يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خوای گەورە ئاسانی لە ئێمە دەوێ بەڕاستی. ئاسانکاری لە دین زۆر گرینگە بەڕاستی. ئەو دینە پیرۆزە کە خوای گەورە بەڕێگای پێغەمبەرەوە لە بۆ بەشەریەتی هینایە بەگشتی و حتا ڕۆژی دواییش ئەو دینە بەرقەرارە ئەو دینە دەبی زۆر زۆر ئاسان بی دەبی هەموو کەسێک بتوانی واجباتەکانی جێبەجێ بکە ئەرکەکانی جێبەجێ بکە حەلال و حەرام و شتەکانی پێ بکرێت بەڕاستی لۆ چونکە خوای گەورە لە ئاەتێکی تر دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها. خوای گەورە لە ئێمەی ناوێ شتێک ئەگەر لە تواناماندا نەبی ئەوەی دیاری کردیە لەو ئیسلامە پیرۆزە تەبانەوە ئیسلامێکی ڕاست و دروست و حەقیقی دەڵێن ئیسلامێک ناڵێن کە کەسانێک بە هەوای نەفس شت لەسەر خەڵکی قورس دەکەن یان گران دەکەن ئەو ئیسلامە ڕاستەقینەی کە پێغەمبەر بۆ ئێمەی هێناوە بەڵێ ئەوە لە توانا و تااقەتی هەموو بەشەرێکدایە و ئەگەر لە تواناشماندا نەبوو خوای گەورە تەکلیفمان لێ کەسانێک هەیە کە ئیسلام قورسکن لەسەر خەڵک بەڵێ بەتاکید ئێستا ئەمە ئەگەر بین تەماشا ئاینی پیرۆزی ئیسلام بکەین سەرچاوەی حەقیقی و ڕاستەقینەی ئەو ئیسلامە پیرۆزە قورئانە بەڕاستی و هەروەها سونەی صحیحی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئارایی فوقەهاکان بەگشتی لە هەموو مەزهەبەکان هەمووی هەڵێنجاوی ئەو قورئان و سونەتە پیرۆزەیە. ئینجا ئەگەر کەسێک
ڕایەکی قرس هەڵبژێری یاخود شتێکی قرستن لە بوارێک لە بوارەکان هەربژێری ئەمە دەگەڕێنەوە سەر ئەو فەرمودە جوانەی پێغەمبەر عەلەیهی السڵات وسلام کە دەفەرمێ ڕیوایەت کراوە ما خویێرا ڕەسوول الله صلی الله علیه وسلم بین ئەمرەین ئیلا واختار ئەیسەرەهما پێغەمبەری خوا عەلەیهی السڵات وسلام لە بینی دوو شت کە هەڵبژێردراوی لە بەردەستی لە ئاسانەکەی هەڵبژاردیە لەبەرچی لەبەرەوەی دەزانی ئینسان تااقەتی محدودە ئینسان ئەوەیە ینی لەوانەیە گۆڕانی بەسەردا دێت بەپێی سەردەمەکان پێی کاتەکان هەموو ناکە بڵێ ئەجا من ئیسیشاد بە فەرمودەیەکی تری پێغەمبەر دەکەم عەلەیهی السڵات وسلام کە ئیمام مسلم ڕیوایەتی کرد دەفەرمی یەسیروا ولا تعسروا ئاسان بکەن قورس مەکەن ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێبی لە شەرحی ئەو حەدیثە دەفەرمی لو اقتصر الرسول صلى الله عليه وسلم على قوله يسروا لجاز لنا أن نيسر مرة ونعسر أخرى أما فقد عقبه بقوله ولا تعسروا لنفي التعسير في كل الأحوال زور جواني تفسير كده ما مستعمل هذا ده فرمي أجر بيغمبري خو عليه الصلاة والسلام فرمو با يسروا دبا أما زارك آسانكي هل بجرينو زاري دوم بينه وسر قرصات يجي بلان لدو كلمة يسروا فرموتي ولا تعسروا يعني لهمو حالة كان نفي تحسين ولا قرصاتي بلي يعني نابي قرصاتي بكاري باش دكتور آسان كاري خو آساني بو إما هناوا بآساني باولي بقرين باش لو قرصي بكينو لو بیشێوێنین بە شێوازێک بەریا شێواندن و زەحمەتکردنێ کابراک دێ دەبێژێت باشە مادەم خودێ دوێت یا بسۆنەهی ئەم بکەین بچی ئەف عیبادەتە داینە 5 فەرزێت نوێژێ و ئەڤە ڕۆژیە و ئەڤە حەجێ پێچێت بێت و ئەڤە هاری کاریکردن ئەڤە سەدەقەیە و خودوانکردن و حتا دمایکێ خودێ تاالە چه محتاجی بێ عیبادەتیە ئەvێ ئەم بکەین مادەم بسۆنەهیکردنە هەموو بلو ئەڤە نەبوون و کەیفە خۆ خەلک ژیا بوو خۆی ئەساسەن ئەگەر بیر بکەینەوە سانایەتی ئیسلام لەو عیبادەتەدایە بەڕاستی بوو عیبادەتەکە خۆی تەماشا بکە ئەمە زۆر سەهلە 5 نوێژی لەسەر فەرزکردینە و جارێک حەجی ماڵی خوای لەسەر فەرزکردینە باقی ئەوانەی تر هیچ شتێکی تر دیار نییە کە فەرز و واجبی کە ئینسان بەردەوام بیکاتن تەنها 5 نوێژەکە 5 نوێژەکەش بەڕاستی زۆر گرینگە لە ئیسلام ئینسان بەردەوام لە مەعیەتی خوای گەورەدایە کاتێک نوێژی بەیانی کرد هەندە پێناچی نێوەڕۆ دێتن ئەگەر لەو بینەی هەڵەیەکی هەبی گوناحێک بکە غەڵەتێک بکە نێوەڕۆی دەست نوێژی دەشۆ نوێژی نێورانێ دەکات نێوران خلاص دەبی عەسر دێ حتا فەرمودەی جوانی پێغەمبەر مەسەڵ دەفەرمی منە الصەڵاتی ئیلە الصەڵاتی کەفارەتون لیما بەینەهوما ئەنی خوای گەورە دەیەوێت لێت خۆش بی کاتێک نوێژی بەیانیت کرد ئەگە هەڵەیەکت کرد لە نێورانێ دەست نوێژ شوش لەوێ لێت ئەمە بەستەمە بێری ئەڤەیە هەمە بلا خودل مەخوش بت بێ ئەو نوێژە بەستەمە یعنی ئەوانی خوای گەورە جەستەیە یانژی تشتێکی دیە طبعا نوێژ زۆر فەوائیدی ڕوحی هەیە فەوائیدی ئیمانی هەیە کە ئینسان ڕەبت دەکات بەخوا بە بەردەوامی زە تەماشاکە بەیانی من خلاص کرد نیوەڕۆ هات نیوەڕۆ دەداتەوە عەسرێ عەسر دەداتەوە مەغریبێ مەغریب دەداتەوە عیشایە یعنی لە بەیانیەوە هەتا ئەتوو دەنووی پاشی شای خەڵک دەنویت شەودا دێ لە مەعیەتی خوای گەورە دای لەگە خوای ڕەبتی بزانە خوای گەورە بۆیە ئەوەی دانێت دەوێت بەندەکەی ببەستێتەوە بە خۆی هەتا لێ خۆشبی عەفوی بکە ئینجا دوایی ئەو نوێژانە قورسایەتی تێدا نییە لە ڕووی سەحەتەوە کاتێک دەست نوێژ دەشۆین پاک و خاوێنێکی زۆرە لە بۆ جەستەمان لە ڕووی وەرزش و ڕاضەوە کاتێک نوێژی دەکەین بەو ئاخیرانە شتەکەم خوێندەوە دەڵێ بازێک وردە دەماری ئینسان هەیە حتا ئینسان سەری خۆی تەمان ئەوانەی کە ئەو زانانەی ئەو توێژینەوانیان کردووە مسلمان نەبووینە دەڵێ پێویستە ئینسان سەری نەوی بکە نیوچوانی لە ئاردی بدا ئەو جا ئەو وردە دەمارانەی دەزورێت تەماشاکە کە زۆر گرنگڕاستی و قسەش منیش بە هەمان شێوە بابەتێکم بەرخوای گەورە 5 ڕۆژێ 5 جاران ئەو ڕاضێژ بەمە دەکات دەڵێ چەند شوێنێکێ لە ئینساندا بۆی ئەنەرژی و تاقە و وزە وەربگرێت لەو تەن و لەو دەوروبەرەی کە هەیە حەوت شوێنە کە مرۆڤ لێوە وەردەگرێت ناو لە پەکان سەر ئەژنۆکان بنی پێکان و هەروەها نێوچەوانیش ئەو شوێنانە ئەو نقطەی تەرکیزەن ئەو نقطەیەن کە لەوێەوە ئەنەرژی دەتوانێت وەربگرێت لە دانەوەش کاگەندرێت بڵێ زۆر شەحناتی خراپ لە جسممان هەیە شەحناتی کەهورۆمەغناتیسی کاتێک سەر دەبین لە سەزای هەموو خاوێن دەبتەوە بە یەکزان باش جەستەمان سەبارەت هەم لە ڕووی ئیمانیەوە و هەم لە ڕووی جەستەیەوە و هەم لە ڕووی وەرزشی و تەندروستیەوە نوێژ زۆر گەورە و زۆر باشە سەبارەت بە ئاسان یاخود مقارنە بینی دینەکانی دیکە هەرە و دینانی کە خوای گەورە لە ڕێگەی پێغەمبەرانیەوە ناردوونی بۆ مرۆڤ بۆ مرۆڤایەتی تاوەکو بەندایەتی خۆی تێدا بکەن و ڕۆچاوی بکەن بە مقارنە ئاینی ئیسلام لەگەڵ دینەکانی پێشخۆی
ئاسانترە زەحمەترە جیاوازیەکە و فەرقەکە چییە لەگەڵەوانی دیکە؟ طبعا دینەکان بە درێژایی مێژووی مرۆڤایەتی خوای گەورە پێغەمبەرانی ڕەوانە کردیە و ڕێنمایی کردینە کە کو عیبادەتی خوای گەورە بکەن لە باوکی بەشەریەت سەیدنا ئادەم سلامی خوای لەسەری حتا دەگاتە خاتەم المرسەلین محەممەد عەلەیهی سەڵات وسلام بەردەوام ئەو پەیوەندیە نەپچڕایە هەموو دینەکان تەواوکەری یەکن بەڵام ئیسلام کە دەڵین خاتەمی هەموو دینەکانە تەماشا دەکەین ئەساسیاتی ئەمن لە بەحسی ماجستەرم بەشەکەم نووسیە بەشی ئەوەلم یعنی فەصلی یەکەمم لەسەر ئەو تەقاڕوبەیە تەقاڕوب لە ناو دینە ئاسمانیەکان لە ناسینی خوا هەمویان متفقن لە ئوسولی عیبادات طبعا ئەوەلەن ئوسولی اعتقاد ئوسولی عیبادات ئەخلاق ئەگەر تحریف نەکرابی هەموو دینەکان خراپەیان پێ خراپە هیچ دینەک نییە تەئیدی خراپەی بکەتەوە شاکە ئینجا مەقاسید ئەو دینە پیرۆزە لۆ هاتیە لە خۆشگوزەرانی بەشەریەت هەمویان ئەوها بووینە طبعا ئەگەر لە هەندێک لەو دینانە بە ناوی هیچ دینێک نینین شتێک هەبیتن ئەوە تحریف کرایە گۆڕانکاری بەسەرداهاتیە ئیسلام کۆتایی دینەکانە کە نەگۆڕدرایە لەبەر چییە لەبەر ئەوەی ئەساسەکەی قورئانی پیرۆزە قورئانی پیرۆز کە هاتیتە خوارێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسلام لەو ماوەیە برادێک پرسیاری لێکردم لە مناسبەیەک دانیشتە بووین قورئانی پیرۆز پێغەمبەری خوا خۆی لەبەری کردیە و هەروەها سەحابەکانی لە دەوروبەریشن هەموو لەبەریان کردیە پێش وەفاتیش بکە هەمووی نووسرایتەوەش یعنی جگە لەوەش لۆی حرفك لەو قورئانە پیرۆزەی تحریف نەکرایە و نەگۆڕدرایە و ناشگۆڕی حتا ڕۆژی دوایی لەبەر چی لەبەر ئەوەی محفوظە فی الصدور يعني بێجگەلەوەی لە سطور لە سدور محفوظە لە سەدری ئینسان لە دڵی ئینسان حتا ڕۆژی قیامەتێ بە مەلاین خەڵکی سەر ئەو زەویە هەموو قورئانیان لەبەرە کو لە پێغەمبەرەوە هاتی عەلەیهی سەڵات وسلام حتا پێش وەفاتی پێغەمبەری جوبرائیل هاتیە پێی دووبارە کردیتەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام يعني حتا ئەو قورئانە هیچی لێزایە نەبووە ئەوە هۆکارەکە کەوا قورئانی پیرۆز تەکمیلەی هەموو دینەکانی کردیە لە تەوحیدی خوای گەورە لە عیباداتی ڕاستەقینە و هەروەها لە ئەخلاقیات لە پایە بەرزەکانی ئەخلاق کە لە ناو دینی ئیسلامدایە لە حەلال و حەرام شتە بە سوودەکان کە حەلالی کردی خوای گەورە شتە زەرەرمەندەکان شتە خراپەکان حەرامی کردی خوای گەورە هەموو ئەوانەی کە ئێستا هەیە مەسەلەن بۆ نمونە گۆشتی بەراز گۆشتی مردار بووە مثلا حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل به لغير الله حتى أواني تلك القرآن باسي كرديا بل منخنقة أو كخين كندراوة يعني حمو أوانا سياح مزرر من دلو إنسان ك حرام كراية مش هاد كرديا إنزا على خوارنا ويا إنزا قمار كردنا إنزا فلانشتا حمو أوانا زنا كردنا وفاحشة وخرابة كاري حمو أوانا الزرر من دلو دكتور بنجهي في ديني كو إسلامه يسروا ولا تعسروا چه زورن مامۆستایت ئاینیت زۆرن چه زۆرن مەلا زۆرن چه زۆرە زانا زۆرن سوشال میدیا هەمیت کەفنە بەر چاوێتمە يسروا ولا تعسروا ئەم دلێ خوب هەڵبژێرین وێ بکەم سانەهی ترەش وێ یان کەیفاخۆ یانجی کەسێک لەوانەکەوێت ئەم پرسوڕاوێژی پێ بکەین کا بێژنێ مامۆستا فلان کەس کیشکی ئەس هەڵبژێرم ڤیجوری یان ڤیجوری ئەو کینە ئەوێت کو بۆمەت هەڵبژێرن یوسر نەک عوسرێ زوانە پرسیارەکە زۆر بە فەرمودەی پێغەمبەری وەڵامە دەدەمەوە عەلەیهی سەڵات وسلام کە ئیمامی ئەحمەد ڕیوایەت دەکە دەفەرمی شخصە کاتێکن پێغەمبەری خوا پێغەمبەر فەرمووی جئت تسأل عن البر قال نعم يا رسول الله هاتی لە چاکەی پرسیارە گوتی بڵێ فقال البر ما اطمأنت إليه النفس والقلب والإثم ما حاك في الصدر وتردد في القلب وإن أفتاك المفتون يا الله يعني فەرمووی ئەتوو خوای گەورە دڵێکی دایتە ئیماندار ئەو دڵە حەکەمە پرسیارێک لە من دەکەی یان لە مامۆستا دەشتی دەکەی وەڵامت دەداتەوە لەوانەیە نەستە دڵت وەڵامەکە ئەگەر ئەو لا ئەولای تێدابی تەماشاکە دڵی خۆت فیتڕەتی خۆت یەکسەر ڕاستەکەی دەوێ ڕاستەکەی قبول دەکات ئینجا لێ فەرمووی ئستەفتی قەلبت بکە حەکەم لەو طبعا ئەگەر کەسەکە سەلیم بوو بەڵێ طبعا ئەگەر کەسە ئینجا دێنە سەر بواری دووەم کە بواری حەلال و حەرامە لەوانەیە زۆر کەس شارەزا نەبی خوای گەورە پێی فەرمووینە فەسەلوا ئەهلە ذیکری ئین کونتم لا تعلمون ئەوانە لێژنەی فتوامان هەیە ئەوانە مەجامیعی فقیمان هەیە ئەوانە مەسەلەن زانا و عالیم و شارەزاکانی ئەو ئومەتە مەسەلەن هەموو مەسائلی حەلال و حەرامیان کۆ کردیتەوە دواتە هیچ شتێکمان لێ بزەر نابی ئەگەر مەبەستمان بی حەقی هیچ کۆمەڵگایەکمانە ئێمە لە کۆمەڵگەی
لەو کوردستانە لەو نیشتیمانە کۆمەڵگەی کوردی و کوردەواری دەژین ئەوەی کە زۆری نەشان مسلمانە لە هەر بابەتێکە فقهیە عقیدەیە زۆر جار دەگەڕێنەوە بۆ لای ئەهلی ذکر ئەهلی ذکر ئەوەی کە دەیبینین لە سوۆسیال میدیا من قسەیەک دەکەم تۆ قسەیەک دەکەی ئەو قسەیەک دەکە هەر یەکە ڕاو بۆچوونێکی هەیە لەبارەی بابەتێکە یان فقهیە یان عقیدەیە ئەمە زۆر جار لە مەجلیسان لە شوێنان گوێمان لێ دەبێت کە ئەو هەموو ڕاجیاوازە ئەو هەموو فتووە جیاوازە لەلایەن لەسەر ئاستی تاک کەسێک کە قسە لەبارەی فتووە لەبارەی بابەتێکەوە دەکات کۆمنتی جیاواز هەیە قسەی جیاواز هەیە ئەو خەڵکە خەڵکی ئەوام خەڵکی ئاسایی گشتی گوێ لە کوێ بگرێت چی بڵێت فلان مامۆستا ڕێیەکی هەیە لەبارەی ئەم مەوزوعە مامۆستایەکی دیکە ڕێیەکی دەیە بە هەمان ینی ئایا هەستناکەی جۆرێک لە لایەنگری جەماعەتی فلان مامۆستا جەماعەتی فلان ئەو هەموو ڕاوبۆچون جیاواز تەنیا لەسەر بابەتی فقهی ئەمە ئاساییە شتێکی یان چی بکە خەڵک بۆەوەی ڕێنوێن بێت بەرچاوڕوون بێت ئەو بابەتێکی گرینگە و بابەتێکی زۆر کاریگەریشە ئەمن بە وتەشی ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوا لەسەر کە عەلیمەشی زۆر گەورە بووە دەڵێ لەیسە العلم أن تقول حرام تمشاك ما شاء الله يعني ئەوە نییە ئێستا تو پرسیارێکی لە مامۆستا دەشی دەکەی لە من دەکەی لە هەر مامۆستایەکی تر دەکەی هەموو کەس فإن كلمة الحرام يجده كل الناس هەموو کەسێک دەزانی ئەگەر عالمیش نەبی مامۆستای ئاینیش نەبی لێی پرسە دەتانی برێ حرامە وشت دەرێ إنما العلم علمی ڕاستەقینە چییە دەرێ بگەڕێی لە ناو دەلیلدا ڕێگەی حەلال لۆ خەڵکی بدۆزیەوە تەماشاکە الراسخون في العلم بەرێ ئەوە مهمە بەڕاستی یعنی ئەوەیە کە ئەتوو هەرچی لێت پرسرا برێ حرام هیچ علمەش تێدا نییە ئینجا بۆیە بەڕاستی ئەم ڕێنمایی خەڵکی بەڕێز دەکەم خەڵکی ئێمەی لە کوردستان و لە هەر شوێنێکی ترن بەڕاستی ڕاستە زۆرن ئەوانەی کە بەڕێزت فەرمووت قسەی دەکەن و وتار دەدەن و ڕۆنکردنەوەی دەدەن و دەستخۆشیان لێ دەکەم یعنی لەوانەیە ئەوانیش پەیامەکی جوان دەگەینن بەڵام ئەمن حتا داوا لەوانیش دەکەم بەڕاستی مەسائلی خلافی لە بینی فوقاهاکان باس نەکرێ باشە لۆ لەبەرچی ئەو قورئانە پیرۆزە دابەزی لۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کەس خلافی نەبووە پێغەمبەری خوا ئەو قورئانە پیرۆزەی تەنزیلی سەر ئەو واقعی کردیە کە تێدا ژیایە لە دوای پێغەمبەری سەحابەکان هاتینە لە سەر ڕێڕەوی پێغەمبەر ڕۆیشتینە هیچ ئیشکالێک نەبووە هیچ خلافێک نەبووە قسەیان کردی و قورئان وەڵامی داینەوە تەماشات کردی دوایی وردەکاری هاتە گۆڕێ تەفاسیل هاتە گۆڕێ خلافات هاتە گۆڕێ خلافات لەسەر هەندێک ئەم خلافاتە حالەتەکە ئاسایی بوو کە بێت حتا ڕادەک ئاسایی بووە بەپێی زەمان و گۆڕان بەپێی زەمان و مەکان و تەوسیع بووە خەڵک زۆر هاتە ناو ئیسلام شتێکی زۆر تەبیعیە بەڵام ئەوە ناتەبیعیە کە کێشە لەسەر خلافەکە دروست بیت تەماشاکە ڕای ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لەسەربی ئیمامی مالک و هەروەها ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبی ئیمامی ئەبوو ئیمامی ئەحمەد و ئەو ئیمامانەی تر کە ئیبن حەزمی ظاهریە و مذهبی ئەباضیە و مەذهبی زەیدیە و مەذهبی جەعفەریە مەذهبی ئیسنەی عەشەریە دەبەن هەر چار مەذهبمان نییە دەتوانم ئێستا 12 مەذهب لۆ بژمێرم هەموو ئەوانە ڕایان هەبووە ئیمامی ئەوزاعی ڕەحمەتی خوای لەسەربی هەر خۆی مەذهبەکی زۆر گەورە بووە هەموو ئیمامی سوفیانی کوڕی عویەینە ئیمامی ثەوری ڕەحمەتی خوای لەسەربی هەموو ئەوانە ئارائیان هەبووە تمشاکە ئەمە دەکرێت لەو ئارائانە سوود وەرگرین بەس بەبێ تەعەسسوب بەبێ تەعەسسوب لەو هیچیان لۆ چونکە ئەگەر تەعەسسوبمان لۆیەکی کرد ڕای ئەوی ترمان پێ غەڵەتە بە ئەمن نمونەکتان لۆ بژێڕمەوە لە بۆ ئەو خەڵکە بەڕێزانش کە ئێستا گیان لێمانە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەربی سەفەری کرد لە تەبعەن یەکەم جار لە غەزە لەدایک بووە ئەو غەزەی کە ئێستا تۆپباران دەکرێت لەلایەن ئیسرائیلی بێدی دوایی کە هیزرەت دەکات لەگەر دایکی دەچیتە مەککە لەوێ زانا علم دەخوێنی دوایی سەفەر دەکات لە تەمەنی 20 ساڵی دەچیتە مەدینە لەکن ئیمامی مالیک دەخوێنی دوایی سەفەر دەکات دەچیتە بەغداد ئیمامی ئەبوو حەنیفە وفاتی کردیە لە خزمەت یەکێک لە تەڵەبەکانی ئەبوو حەنیفە کە ناوی محەممەدی کوڕی حەسەنی شەیبانیە دەخوێنی دەبیتە تەڵەبە تەماشاکە دەخوێنیت ڕۆژێکیان ئیمامی شافعی پێشنوێژی دەکا تەماشاکە لە مەذهبی ئیمامی شافعی کە بەخۆی فتوایەکەیدایە و علەماکانیش لەگەڵی لەسەر ئەو فتوایە ڕۆیشتینە دەڵێ هەر کەسێک کە نوێژی بەیانی دەکا ئەگەر قونوتی نەخوێنی دەبی سوزدەی سەهوو ببات چکە نوێژەکەی نەقسی تێدایە ئەوها ئیجتیهادەکەی ئەو هەیە ئیمامی ئەبوو حەنیفەش دەڵێ هیچ پێویست ناکە قونوتی بخینی تەماشاکە ئیمامی شافعی پێشنوێژی دەکە لەو ئەو خەڵکەی احتراما لۆ ئیمامی شافعی قونوتەکەی ناخوێنی قونوتەکەی ناخوێنی تەماشای ئەو گەورەیەکە کە هیچ اختلاف نەبووە لە بینی ئەو زانایانە ئەو پیاوە گەورانە
دوایی کە وەڵام سەسلام دەداتەوە تەڵەبەکان پێی دەرێن ئەی ئیمام لە ڕایەکی خۆت پشێمان بوویەوە یان لەبەر چ قنوتت نەخین دەرێ ئەو عالیمە گەورە لێرە نووسیە لێرە وەفاتی کردیە ئەبوو حەنیفە کە ڕای وابووە پێویست ناکە قنوتی بخین ئەمن کو دەجاسەر دەکەم لەوێ لێرە قنوتی بخینیم لە بەرەوی تەمشا یعنی کەواتە اختلافاتی فقهی مجرد آراء خلافات بۆچیە یعنی زۆر جاروێ ئەو پرسیارە خلافات ئەگەر هەمووی هەر یەک دینە یەک قورآن یەک حەدیثە بۆ ئەو هەموو خلافە خلاف چییە قسەیەک دەکەم لەوانەیە مامەستا دەشتی ڕایەکی تر پێ باشبی ئاساییە تەمشاکە ئاسایی چکۆ تەوسیع بووە واسع بووە ئەو ئیسلامە پیرۆزە کاتی خۆی لە جەزیرەی عەرەبی بووە ئێستا تقریبا لە هەموو دنیای ئیسلام هەیە تەماشات کردیە ئینجا لۆیە ئاراء زۆر بووە بەس ئەمن لێرە داواکاریەکەم هەیە هەم لە مامۆستایانی بەڕێز و هەم لە خەڵکی خۆشەویستمان لەسەر ئاڕائی فقهی نابێ ئێمە یەکتر تەکفیرکەین قسە بە یەکتر بڕین لە یەکتر تووڕەبین دەبی ئەوها تەماشا بکەین ئەو عالیمانە ئەو زانایانە ئیجتیهادیان کردیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک ئیجتیهادی کرد ئین ئەصاب له ئەجران وئین ئەخطأ له ئەجر ئەگەر ڕاستی کرد دوو ئەجر لەکن خوای گەورە وەردەگری ئەگەر هەڵای کرد هەر ئەجرەک وەردەگری تەماشاکە یعنی کەواتە بەو نەو ئادەبی دکتۆر ئەزەبتە زەحمەتەکە چێکم هەتا نوکەژی ئەف خلافەیە هەیتنەوە بینە زۆنایەت مازنجی ئەوژی موسیقایە ئەکە ئەم موسیقی وەرگرین و بابەتەکە نوکە ژیانامە هەممی و تێکەل بێت گەل موسیقی سوشال میدیایە ژیانامەیە ڕۆژانەیەت نافتڕۆم بێلێدا ڕادیوە توێ چڕێکێکێ کەنگی مەسەن بژین اش دهڵۆ زڕنایە بگرە و شاهی و خوشی و نەخۆشیێت مە دهڵۆ زڕنایە نەل کوردستانێ کەنگی حەلال بێت کەنگی حرامت بێت مەسەن کابراایەکی تڕۆمبیل خۆ از چمە دووەکێ کوردستانا من و جانا من و دەنگی دهڵۆ زڕنایەت گەلتێت درستە ئەوە نە ئەسڵ مۆسیقا حرامە حەڵالە کەنگی حەلالە کەنگی حرام مۆسیقا زۆر خلافی لەسەر حەلال و حرامی ملخصی ئەو بابەتە کە ئەوە بابەتێکی دوور و درێژە ملخصی ئەو بابەتە ئەگەر لە بۆ تەشجیعکردنی خەڵکو لە بۆ سرودی نیشتیمانی و لە بۆ سرودی دینی و لە بۆ تعلیم لە بۆ فێرکردن و ئەو زۆرشتانەبی هیچی تێدانی و زۆر زۆر ئاساییە بەڵام لە بۆ مەی خواردنەوە و لە بۆ گعدە و ڕەقس و سەما و ئەو زۆرشتانە بیت حرامە خلاص ئەو هەیە ینی ئەو دوڕاسمە يشتري له الحديث لە بۆ خراپەکاری حرامە حتى زڕنۆژی هەموو شتێک ئەگەر وشەکان باسی خۆشەویستێکی جوان و پاک و کیبار بکە بەڵام وشەی نەشیاوی تێدا نەبێت ئاساییە زۆر زۆر تەبیعیە لۆ چونکە مەبەست خۆشەویستی نێوان دوو ڕەگەست دڵی ئینسان لەسەر خۆشەویستی ئەوانە دروستی کردیە خۆشەویستێکی پاک ئێستا مامەستا سرود دەخوێنیتەوە باسی خۆشەویستی تێدایە بەس نەک ئەو خۆشەویستی کەەوە فاحشەی لێ دروست دەبیت پشت دیوارە و پشت دیوار و بندیوار و ئەوانە جایز ئەوە دیارە ینی حی على الصلاة وچی دەرێ حرام دیارە حلال و حرام پێغەمبەر لە فرمودەیەکی دەرکە ئیمام بوخاری و مسلم ڕوایەتی کردێ دەفەرمی إن الحلال بين وإن الحرام بين بین هەردووچی دیارە بەڕاستی ئینجا لۆیە بەڕاستی ئەمە ئاسانەکەی وەرگرین ئەوە یەک دووەمیش لەسەر خلافات کێشەی دروست نەکەین زۆر مەسائل هەیە حتا لە بواری هەندێک فڕۆعی اعتقاد مثلا خلافەیە لە بینی فقهاکان و عالیمەکان و زانەکان بە ئاسایی وەرگرین ئەتوو لەسەر ڕێی خۆت بە من لەسەر ڕێی خۆم لە مەسائلی فقهی هەشت سرودەکە زۆر غەڵەتە تەشیر وەقسە پێگوتن وان ڕێک لێبوونەوە برادێتێکە خوشت نەبینەوە بەحش سرودەکێت کی بدەنگێ مامۆستا والله ئەمن حەزم لێیە حەبیبی یا رەسوڵ الله زۆر خۆش دەرێ مامۆستا بەڕاستی ئەو جە خوڕمایەکی خۆ لە دیارەوە حەبیبی کاکە ئاوی دێ مامۆستا ئەوە بەڕاستی زۆر خۆش دەڵێ مامۆستا جێم لێ بووە پێ خوڕمایە گەلێک خۆش دیارە خوڕماکێژی بۆ مامۆستای دەدەنگی خۆشتر دەست خۆش برای من ئێستا دەخۆیان دکتۆر توش زیزی بێ خودی ئەسترۆنەوە و موسیقی و ئەو شتانەی گونجاون مەسەن چ سترۆن بێژە و نەرمەندێک تەپ دەنگی پێخۆشە کوردستانێ خۆش نییە من مەسەلەن تو گوێ خودیەکێ مەسەلەن ئەمن قەدیمەن زۆر مەعزەبم بە دەنجی عومەر دزەیی بەڕاستی و مەردزەیە ئەمیش ئێستا لێ ڕێز سڵاوی لەو دەرێرم بەڕاستی گۆرانی بێژە ئەسیلانەی کوردستان کە هەمویان بەڕاستی جێ ڕێزن ئیدایان کردێ لە
هەمویان هەز جێگای ڕێزن او دي جي وميجي ونزات قولي بينا او دي جي وميجي ئەمە زۆر جا لێ شتانە ڕناگەن انا ما بس من درستها هنا والله جحيل دي زور- جي وميجي ئەرێ وڵا بس ما دام تشتكي خلت تيدانا بت ان شاء الله نا ئەگەر شتی خەڵەتی تێدابی ئەو جایز نییە شەرعان بەڕاستی وڵی ئەو بەرداغی خۆمانەیە لۆگەی کوردستان بچات بەس نازانم کە تە چێن دەرێ لە چێن دەرە حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله في ذات بهم يا رسول الله حبيبي حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي يا رسول الله يا كرم كلام شرم همدان وكمال محرم اخوة خوان خلد اخو حسراتي حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله في ددبم يا رسول الله اي حبيبي ذات بيتون تفوتان امتي يا رسول الله اسمنا وملجأنا ماوى يا رسول الله غير قابي غيرتي بيجا يا رب يتزانش موج درياي رحمتي يا حبيب الله بنا قد بقي له قلال مخرب وحالو مالا ظلهاني شابر خيالا برلا دار دوعي اللاتي وحبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله في دربهم يا رسول الله وما تد صاحب شفافة شكلي صورة نوري صفا زاري شيبت كم توافى نام الله ما شاء الله ما شاء جزاك الله الله وإيش خيرا. الله ليش خذ كذبك الشرف. دكتور أي بارك الله فيك جزاك الله راسي زوجك خوش. خويا والشعر خوش شهر لا زور براسي زور كاريجر. دكتور ئەگەر ئەتوو برەی خۆشتر دەبی دەست خۆش بێت. دكتور لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت إسلام بو كردك كردستان الروشوية أكتب جي نافنجي آسايا قال إسلامك كابرال قطر هرتشتي في دنيا البردستي قال إسلامك بو كابراك فقير ينان نبت بخود بو نمون الغزة كشرع يانجي أفريقياك آف نبت بخود قال إيكل بريطانيا بجيت إسلامانا همي وكيه كروجيم نفيجت وانا عبادت وانا دير كتناش حرامي وخون ذكرناش حلالي وكيه كيان بتا جدا جدا إسلامك هر
جهاکی بوو جاکی دی جدووە ئیسلام ئەو دینە پیرۆزەیە کە خوای گەورە ڕەوانەی کردیە لە بۆ خەڵک بەگشتی لە بۆ هەمویان تەبعاً وەکو یەک وایە لە بۆ هەمویان بەڵام لێرە بابەتێک دێتە گۆڕێ بابەتی تەیسیر و تاسیر قاعدەی فقیمان هەیە دەڵێ ئین الأمر إذا ضاق اتسع لە هەر شوێنێک قورسایەتیەک زەحمەتێک ناخۆشێک هاتە پێش فراوانی هەیە لە دین بۆ نمونە بەڕێزت باسی مسلمانانی غەزت کرد لەوانەیە ئاویان دەست نەکەوی زارێ دەستنێژی پێ بشۆ دەتوانن تەیەموم بکەن تەماشاکە لە بۆ مە نابی ئێستا تەیەموم بکەین ئاو هەیە کاتەکانیان لێ تێکەڵاو بووە مەسەن دەتان جەمع بکەن لە بینی نوێژی نیوەڕۆ و نوێژی عەسر مابینی مەغریب و عیشا یعنی نوێژەکانیان بکەن یعنی هەموو ئەو ڕوخسەت و ئەو شتانەی لە دیندا هەیە یعنی کە ئەم نوێژەکی ئەگەر دەکە نوێژی نیوەڕانی ئەمە چار کات دەکەن ئەو دوو ڕکعاتی دەکە عین ئەجری وەچی مە دەگاتێ هیچ فەرقی نییە لە ئەجر تەماشا شەما مسەنە شەڕەنە مشکلەیە وەزعەکە زۆر احتیادیە و دنیا خۆشە و بەس ئەتوو لە ماڵێ و زۆر ساردە دنیا زۆر ئاوی گەرم نییە دەتوانی تەیەموم بکەی و بۆ ئاوە ساردی دەست بابەتەشی ترت هیناگۆڕێ ئەوە ینی حالەتەکی ترە لە بۆ جەمع و قەسر طبعا لە بۆ جەمع نەک قەسر جەمع ڕێگە پێدراوە مەسەلەن زاروێ ئینسان نوێژی مەغریبی کرد دەتوانی لە گەویش نوێژی عیشایە بکات هەر لە ناو بازاڕ و ناو شاریش بیانی پێویست ناکە سەفەریش حالات بووە فرمودەکی صحمان هەیە ئیمام مسلم ڕیوایەت دەکات دەڵێ جەمع ڕەسوول الله صلی الله عليه وسلم بین صلاتین بلا سەفەر ولا مرض ولا مطر نە بارانیش بوو نە نەخۆشیش بوو نە لە سەفەریشدا بوو وتیان لۆ وای کرد فقال أراد لا يحرج أمته إمامي نووي تعليقك زور جواني لسر أو فرموديه دلي أعلم إن هذا الجمع جائز أي لو حالة أنا ذكري إنسان جمع بك ولكن لا يتخذه العبد عادة دلي نقبي كات عدد همر رجع رواب كات مش هيك زارك وتكر بيرانا جيشتي مثلا زور بيتعقد وشي باسط كرد حالتك السرماية بهر نوع شي ترى ريقا بيدراوة تمشاكل بلان أجر كسك بترسي لوي دەستنوێژی دەشوە نەخۆش دەکەوی ئاساییە با تەیەموم بکە زانە تەیسیر لۆ ئەوەیە بەڕاستی شێوازی تەیەمومەکە شێواز التەیەموم و پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ضربتان ضربة للوجه ئەوە بی تۆزەکە بی ضربة للوجه وضربة لليدين ئەوە یەکلۆ زارك لۆ دەمسەوی زارش ئەو هاوتەوە خلاص هەرند ضربتان ضربة للوجه بەڵێ طبعا تۆز بیت مشتقاتی تۆزی بیت خۆر بیت خۆڵی دەستکەوی ئەوە باشترە آخر قینە خۆی لە خرت و خۆرێ وەردات و دیسان ئاوەشی دێوەردان خۆڵەکەی دادەنێ ئەخرەوە دیتە زارێکی خزمەت تەوشا دەکەم خۆی لە خرت و خۆر ئێگوتم کاچی من دەست نوێژەکەت بشش بە ئاسانترە ناوە هەوهانیە تەیموم وهانیە تەیموم زۆر ئاسان بەرمینی دەوێتە خەیان دەبیەوە هەندە خۆڵی دادەنێ مەسەلەن لە جێگایەک یان لە شوێنێک عادەتەن تۆزی لەسەرە تۆزی لەسەربی ئەو هالێت دەی لە بۆ دەموچاوت ئەو هالێت دەی لە بۆ ئەو دەستت ئەو دەستش مەسەلەکە زیاتر تەعەبودیە یعنی تەعەبودیە و ئاسانکاریە یعنی ئەمە دەبی تەماشاکەین بزانە بە هیچ زۆرێک ئەگەر بەعەقل لێک دەینەوە مامەسە دەشتی چونکە دین بەعەقل نییە بەڕاستی دین نصوصە خاصن عیبادات بە هیچ زۆرێک لێک دەینەوە ئاو نابیتە بەدەلی تەیەمومی تەماشات کردیە یعنی ئەمە ئاو دەستنوێژ ئەو پیسایی تێدایە ئەو خاوێن دەکاتەوە تەماشای ئەو بۆ غوسلیش کەسێک کە غوسلی جەنابەت لەسەر هەمان شێوازە کردەوە تيمم صعيدا طيب دەبتە دوو تەیەموم یان بە هەردووچی بۆ دەستنوێژەکەش دەبیت بۆ هەردووش هەم غوسلەکەشی دەسەلادەچی و هەم نوێژەکەشی دەستنوێژ باشە شتێکی دیکە من لێرە ئەوە کەم نەگوت تەماشاکە دەستت ئەگەر بۆ نمونە پیسایەکی لەسەرە کاتێک دەستنوێژی دەشۆی ئاوەوە نییە خاوێن دەبتەوە بڵێ خۆڵەکە خاوێنی ناکاتەوە تەماشاکە یعنی ئەگەر بەعەقل لێک دەینەوە ئەو تەیەمومە نای بەدیلی بەس خوای گەورە ڕوخسەتە دایتیە ئینسانیەت ئەوە ئاسانکاریە يريد الله أن يخفف عنكم يريد الله أن يخفف عنكم خواي قورة ما بس تيجي تخفيف كلا سرطان آسانك يعني تمشاك خواي قورة أو قرآن بيروزي كروانا كدية ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر آساني كدية زور كاس يدرك كاكا كسنا معنا كاكا وانية والله قرآني بيروز زور سهلة زور لا آسان وكان اللغة كانت لغة كشي أسهل لغة خواي قورة هالي بجاردي راسته بلاغته وفصاحتي زور تدا ئاسانی دانای ئاسان هەڵبژێرە دەمەوێت بە سەریعی چەند بابەتێکی هە بە خێرایی باز بکەین چکە کاتەکە ئەوەندە نەمەوە نییە کاک محەممەد زۆر کەمە
ینی ئێستا بابەتێکی دیکانە لە سوۆسیال میدیا بینیم وێنەیەک بوو کابراایەک بە دوور لە ڕێ ئەمە دوسە بینەرانی ئەزیز بە پێڵاوە نوێژی دەکرد باشە ینی تەمەشام کرد خەڵکانێکی زۆر ینی ئەو هەموو قسەیە ینی قسەیان پێ غەڵەتە قسەیان پێگوت ئەگەر پێڵاوەکەی قامی بیسی تێدا نییە ئایا نوێشکردن بە پێڵاو لە چه حاڵەتێکە یاخود ئەگەر پێڵاوی خاوێن بیسی تێدا نییە بەس پیسایی پێوە نەبیت زۆر ڕێوایەت و حەدیثمان هەیە پێغەمبەر بەنە عەلەوە نوێژی کردیە بەڵام خاوێن بووە جاروێ دایکەناندیە گوتیان لۆ ئەی پێغەمبەری خوا ڕێگەت پێ نەدراوە گوتی نەخێر ئەو نەعلەی من پیسایی پێ بوو مەسحی سەرخوف دەست نوێش ئەوە چۆنیە سەر گۆریە مەسەلەکە بووە حەلال و حەرام مامۆستا مەلا دەشتی ئیش گەورە بوو خۆف بەڕاستی ئەوەی کە عولەما و زانا و فوقەهاکان شەرحیان کردی و ڕۆنیان کردەوە دەڵێ ئاوی بەدەر نەدا تەماشاکە کە تەڕ دەکەی ئاوی نەداتە ئەو دیویستە ئەوەی ئەتوو لەبەرتە بەڕێزت مەسن ئەوە مەسەلە ئەوە توندا ئەوە تەنکە تەماشاکە ئەوە توندا ئەوەی لەبەر ئاوی هەڵدەم کاتی خۆی شتێک هەبووە پێی گوترایە جەرموق چ بووە لە پیستە دروست کرایە وەکی گۆریە لەبەریان کردیە ئەوە زۆر تەبیعیە مەسحەکی لەسەر دەکەی و تون بووە ئاوی نەدایتە ئەو دیوی ئاوی بداتن زڕەیەک نییە بڵێ ئەتیاد یەگەرتەن چی تەنیا ئەوەیە کە گۆرە یەک دەبی ئاوی نەداتە ئەو دیوی ئەوە قاعدەیە دکتۆر ئەگە ئاوی گەیاندا ئەو دیوی ناکە خۆ نوێشکردنەوە بجەماعەت و فەرزە هەممی پێنج فەرزەوێت مرۆڤ مزگەفتێ بکرد و دەنگێ بانگی هات یانژی مەسەرەن ئاساییە مرۆڤ الماڵە خوب کرد نوێژێک و دەنگێ بانگی هات نوێژی بە جەماعەت فەرض الکیفایە یعنی مەجموعە کردیان لەسەر ئەوانی تر لا دەکەوی مەرزی هەموو خەڵک هەموو ئێستا لەوانەیە زۆر زەحمەت بی هەمومان هەر پێنج نوێژمان پێ بکرێ بە جەماعەت بەشار کردیە یعنی واریدە مەسەلەن سەحابەش هەبووینە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه و سلم نوێژیان بە جەماعەت نەکردیە من تەبعاً لێرە نامەوێ ئەوەی ڕۆنکەمەوە کە بڵێم نوێژی بە جەماعەت مەکەن و لەمارێ بکەن تەبعاً پێغەمبەر سڵامی خوای لەسەر دەفەرمی صلاة الجماعة أفضل من صلاة الفذ ب27 درجة وفي رواية ب25 درجة يعني لو بين 25 و 27 درجة جیاوازە لەوەی کە یەکێک بەتەنێ دەکە کەواتە ئەوەی بەتەنێش دەکە جائزە هەر لەو فرموودەیە معنای ئەوەیە ئەگەر دەنگێ بانگیژی بێت و ماڵ ئەگەر کردی بەپێی ئەو فرموودەیە کە ئێستا خوێنمەوە دەڵێ ئەوەی بەتەنێ ئێستا و کاکەندرێن بە جەماعەتی کرد ئەتوو بەتەنێت کرد دەڵێ ئی هەندرێنی 27 درجة لەسەر تو خێریە تەماشای توش خێری تێدایە تەماشای ئەوە مانای حەدیثەکەی وایە باش بەس تەبعاً ئەگەر بکرێ بە جەماعەت بکەین زۆر باشتر و زۆر گونجاوتر و زۆر ئەزردار فەڕێکی بچینە بریتانیا چیکی هەفکارێمە دلوان عیبادەتی دێ لەندەن یعنی ئەم کوردستان الحەمدولیلا بازار تێنە ڕازاندن خەڵکی کەیفخۆشە دیارە بجادە و کۆلانە وەکو هەیڤە ڕەمەزانە پیرۆزە ئەو وڵاتên لەتێنوانە بسەرمانن زێدەیەوەنە بریتانیای لەندەنێ ئەوانە ژی جادە خەملاندینە یعنی جداش ساڵێن دەربازبووی وڵاتên ئەوروپا هێدی ئەو کلتورەل دەفۆنەژی چێت بچکی مسلمان وان وڵاتایان زێدە بین دلوان ئەفدەمێتە باش ڕەمەزان قبیل کرد ئیشەڵڵا توێ دیری ماڵی ڕەمەزان دەفتە چا دەرباز بێت ئەو چ جادە نەخەملاندین خەڵکی بسڵمان کوردێت بسڵمان وێ دەرێت چاو بەحسە ڕەمەزانێت کرد ئەف دەمێتە و هەندرێنی و مهێوانێتوە و بینەرین کوردستان 24 باش ژەبان هەروەها ڕەمەزانیشتان پیرۆز بێت چکە ئەمە یەکەمین ڕاستە و خۆیە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتاندا دەبم ژبان من ئێستا لە ناوچەی پیکادیلیم لە ناوەڕاستی شاری لەندەنم لەو شوێنەی کە زۆر قەرەباڵغا هەر کاتێک کە بۆنەیەک دەبێت لێرە شەقامەکانی ئەم ناوچەیە دەڕازێنرێنەوە ئەمە دووەمین ساڵە لەسەر یەک و دووەمین ڕەمەزانە شەقامەکانی ئەم ناوچەیە لە کاتی هاتی مانگی ڕەمەزانی پیرۆز دەڕازێنرێنەوە ئەمە یەکێکە لەو شەقامانەی کە ڕازێنراوەتەوە وەک دەبینن لە ناوچەی پیکادیلیە لە لەندەن و خەڵکێکی زۆر بە تایبەت ئەوانەی کە موسڵمانن دێن بۆ ئەم ناوچەیە و وێنە دەگرن ژبان نەک تەنها ئەو موسڵمانانەی کە لە لەندەنن بەڵکو هەندێک لەو موسڵمانانەی کە لە شارەکانی دیکەش دەژین و دوورن لە لەندەن دێن بۆ ئێرە وێنە دەگرن و خۆشحاڵن بۆ چونکە کاتێک تۆ لە وڵاتێکی وەکو بەریتانیا و لە پایتەختێکی وەکو لەندەن شەقامێک لە کاتی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەڕازێنرێتەوە بۆ موسڵمانانی ئێرە بەڕاستی گرنگە ڕەنگە ئەمە لە وڵاتێکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم شێوەیە نەبێت بەڵام لێرە گرنگی خۆی هەیە ئەمە لە کاتێکدا ژبان کە نزیکەی 4 ملیۆن موسڵمان لەم وڵاتە دەژین ئەمە ڕەنگە
خۆ ڕێژەکە زیاتریش بێ بەڵام بەجێرە و ئامارە فەرمیانەی کە هەند نزیکە 4 میلیۆن مسلمان لە بەریتانیا دەژین کە دەکاتە ڕێژەی لە 16.5 کۆی دانیشتوانی بەریتانیا هەروەها بەجێرە و ئامارانەی کە هەند نزیکەی 1700 مزگەوت لە بەریتانیا هەن چل لەو مزگەفتانە ژەوان مزگەفتی کوردین و کوردانی بەریتانیا بەڕێوەی دەبن وەک ئاماژە پێکرد نزیکەی چل مزگەوتن و لە زۆربەی هەرە زۆری ئەم مزگەوتانە نوێژی تەراویح دەکرێت ژەوان و لە هەندێک لەو مزگەوتانە لە کاتی ئەنجامدانی نوێژی تەراویح ینی لە ڕۆژی یەکەمی ڕەمەزانەوە تا با بڵێن شەوی 27 قورئانی پیرۆز ختم دەکەن لە کاتی کردنی نوێژی تەراویح اینجا بەڕاستی ژەوان یعنی جیاواز لە هەموو وڵاتانی ئەوروپا بەریتانیا جیاوازترە چونکە وڵاتێکی دەتوان بڵێن زیاتر کراوەترە بۆ مسلمانان و ئازادیەکی زیاتریان هەیە ئەو مسلمانانەی کام لەم وڵاتەدا دەژین. گەلێک سوپاس خودشتا ڕازی بێت ڕەمەزان بێت ئیشڵال کوردستانێت ناف ماڵدا سپاس لۆڤان ماندی نەبی خودی قبیل کرد بەرەدا ئەز مەوزوعێکی مەزن گەل دکتۆری وەکم بەرەفدمەیەکی وێ ئەو سەری دیار نەبی فمن استطاع منكم الباءة فليتزوج وكي پیغمبر صلى الله عليه وسلم بحث كري كابراي دكتور انا بكرتك دراست او زعما مشكلتي لابا منيش دروس كلا سوشيال ميديا بلا بو همو دزان امن موضوعك بخويتي دكتور كابراك بي ناكري جنيبيني رنقا حازي شي نبي بلام طاقتي جنس شي هي غنزه هذا شي ليه وي جنومير ناندي تيدي تبرتساوي مثلا يعني لاوروبا دجي ناشتوانی دوشەم و پێشەمان بە ڕۆژوو بی چ بکە ئایا بە زمان ئەوامەکەی نەڵێم خۆ ڕەحەتکردن و ئەو مستەلەحەتانەی کە بەکاردێنی دەبی یان ڕێگە پێدراونیە وەکو ئاسانکاری دەڵێم ئەمە لە فقی شەرعی لە فقی ئیسلامی ئەحکامی خەمسەمان هەیە ئەحکامی خەمسە واجب فرض سنة مباح مكروه حرام كسك كاتك جناهيني زواج ناكا لوانيا مثلا لو كسكي وكو برزت واجب يجن بهني مثلا امكانياتي هي بيستي هي اگر بترسي توشي جناح ببي واجبات مش هاي فرض لسري جنبيني اگر اوزارا امكانياتي هبو تواناي هبو بلان ندى ترسا توشي جناح بي سەبری دەگەر بزانی کوڕێک دەکەوی واجب نییە ئەو جارە مەسەلە سونەتە ئەو جارە بە هەمان شێوە ئەگەر کەسێک دەترسێ ژن بهێنی بەڵان ئیدارەی باش نەکات و ئەزیەتی خێزانەکەی بدات و ئەوە نابی ژنێ بینیتن هەتا دادەمەزرێت مشای ئەو جارە ئەگەر ئیمکانیاتی نەبوو توانای نەبوو ئەوە هیچی لەسەر نیە هەتا ڕێک دەکەی مباحە مەسەلە بەعموم ئەوە زەوابیتی ژن هێنانە ئەگەر کەسێک نەیتوانی ژن بهێنی بترسێت تووشی گوناح دەبی ڕێگە پێدراوە لە ئەو کەسێک کە باست کرد دەمەشای ڕێگە پێدراوە ڕێگە پێدراو یعنی چی ینی ئەگەر بترسێت تووشی حرام دەبی تەمشای ئەوە لێرە ڕێگە پێدراوە ئەو عملیایی بکە ئەو حاڵەتە لەبەرچی لەبەر ئەوەی نەگەر تووشی گوناحی گەورەتر وای خودشتە ڕۆزی بێت جوابەکەت وەرگرت جواب پۆتە وەرگرت ئەس بژم بجا ئیلا ئەکێ خۆ ئەو کەت خۆ خشیم کرد وليستعفف الذين لا يجدون طبعا ئەگەر بتانی خۆی بپارێزی باشترە بەڵام ئەگەر بترسێت تووشی حرامبی ڕێگە پێدراوە خودشتە ڕۆزی خودشتە ڕۆزی دكتور کردی مامۆستا بابەتی بەرفرەمەگەلە زۆر فێرێ بە حەسکری ئەس بژم دێشەوە کۆدیژی خدای گەورە موفقتان کە ئەمە پارەکە بەڕاستی زۆر تەکلیفمە لە کاکژوانی کرد ژنی بینیت پارەکە گوتی ئینشاءالله ئەوە ساڵ سوڕاوە دیسان ڕەمەزان دانیشتینەوە هەر وەچ خۆیتی وەنیە سینگال کاک والله نازانم کەم تەرخەمی لە چێ بەخۆی نازانم نایە قابلە لە چی وڵای ئەمە حازرین من مامۆستادەستی لێ مارە دەکەم چەند کەس ئەو ئەتوو لەلایەکی ئەم لەلایەکی ئەوێ ڕۆژێ مامۆستاعبدڵەتیفعینەوەها گوتی نابی ئەوها یعنی چی کاروان فی سەبیل الله ئێستا زۆر لە مامۆستایانی ئاینی هەنا مەولودی ناکە ناویان بینم ڕێزم هێلویان عقدی زەوازم لۆکردن ئەمە ژن لێ مارەکردینە ئەنی کاکەندرێنیش ئەگەر ئەو قۆناغی داهات ئەمە لە خزمەتی داینە
الجفان کاک شوان بڵێ کاکەندرەی توش نەکەی غەرەزم کرد مامۆستا دەشتیش ئەو سرودە خۆشانەی لۆ دەرێ ینی هەموو شتەکەت تەواوە کاک ودرم بيروزة بيروزة دەفژی ئایدی مام بارك الله لكم وبارك عليكم يلا هلندر انشاءالله خوای گەورە موفقی دەکات خدای کەریمە حتا وأنكحوا الأيام منكم بەخۆشت دەبی هیمەت بکەی هیمەت بکەی هدي وكي دفمت بيجن شتا حركات الحركة مع البركة طبعا انشاءالله خوای گەورە موفقتان دەکات من خۆشحاڵ خۆشحاڵتر وڵا پێم خۆشە مەزی سەشکەش لەگەڵمان بی انشاءالله خزمەتتاندا ئەوە هەر زۆر حەلال و حرام زۆر لێ نەبرسم کاکە ئەو جارە لەسەر مەجلیسی مۆزوعی زەواج بی باشە فۆرمەی بەحث کردی برا ئارێ وەڵا لە خزمەتتامە پرۆدیوسەر یاخوا کەنگی دژنی و کەنگی ئەوە نایڵێن جارێ سەرکەوتوو بەڕاستی ئەو ڕۆژ ئەو جارش ئەو ڕەمەزانە ستایلەکەتان زۆر خۆشە زۆر جوانە جوانە پێ جوانە ڕاستی جوانە بەجێکی کوردی هاتین لەگە ماوەسە دەشتی و زەماعاتیش یاخوا سەرکەوتوو بە وای گەورە خێر و بارەکەت ڕەحمەت بارێک سەوڵاتمان سەعیدەتمان هەمومان لە نەهامەتی و ناخۆشی قورتار بکەین انشاءالله آمين يا رب زۆر خۆشحاڵ بوو سەرکەوتوتان کە سەلامەت بی هە سەرکەوتوو بن انشاءالله مامۆستای بەڕێز خۆشەویستی زۆر بەڕێزی دەستان خۆش بی کاکە عمری گۆشت درێژ بی سپاس یاخوا سەرکەوتوو بن يا الله ما بابتك دي جون هي راستي من البيرامة بي وام دنوكاجي بحسكين الحمد لله ملتي كرت قالكن او كاسين زانا وداناش ناف دركاتين بروفيسورش ناف دركاتين خاصة افت خمانديت كن بو اسلامي بو شريعتي بو تجاشنا فقهي والقطات قرهن جانا خو همية ترخات كن بو في ديني و بزمانه بجا همية فير بنداكو حتى بكرديجي بطيبتيجي بو ملتي كرد بيجن كا اف ديني تشوا وشريعتي تشوا فقهي تشوا يك شوان كسا كو ابخو بروفيسورة قطابي سردمي خو ي زانوی مزن یه کرد ملا عبدالکریم مدرس بوده او گلک ولاتا گرهایه مجیب تایبتیجی سرجیاناوی و کساتیاوی فیچرک تایبت چه کریه که اف کسکیه چه بحثا سردمی او قطابی بیال دف ما مستاو زانوی کرد عبدالکریم مدرس خودش راضی بود او نکب تایبتیجی چه کار اکید که تو وان ولاتات گرهت مبستوی چیه بيك ببينين يلا خديش الله تمني وان هميو دريش كتافي جانا خود ترخان كن بو زانستو زانينه لە حدودی 1940 وەکو ئەڵێن هیچ بەڵگەیەکم نییە کە کەی لەدایک بووم دوایەوە هاتووم لەم سلێمانیە خوێندومە لە حجرا دوای ئەوە بووم بە فەقێ لە مزگەوتەکانی سلێمانی و چووم قەرەداغ ڕەبات لە ساڵی 1963 و 64 چوون بۆ بەغدا لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس دوای ئەوە بووم بە ئیمام و خەتیب لە ڕاوە حدودی سووریا تا دوای ئەوە وەرگیرام لە دکتۆرام تەواو کرد جامعەی بەغدا شەریعە ئیتر کاتێک کە ئەمرم زۆر بوو تەلەبەکانی خۆم هەمووی پێش من کەوتبوون دکتۆرایان وەرگرت من دکتۆرام وەرگرت لە ساڵی 2002 ئەنجا ئیتر هاتمەوە بۆ سلێمانی چەند ساڵێکی لێرە لە زانکۆی سلێمانی بووم ساڵی 2007 تەقاعود بووم لە بواری دەستنووس و ئەم شتانەدا خۆی ئەو دەراسەی دیبلۆم عالیە خۆی ئەڵێ مەخطوطات یعنی دەستنووس من ئەو دیبلۆم عالیم لە مەخطوطات و دەستنووس و وەسائقە مەسەلەن وەسیقەی مێژوویی تاریخی بەرد و ڕقم نا
ئەوانەی کە مەسەل لەسەر بەر نووسراون بەڵام ئەوەی لەسەر کاغەز نووسراوێ ئیتر من هەر لە کۆنیشەوە لێرە لە سلێمانی وەکو ئێستا هەموو کتێبێک تەبع نەبوو ئەو مامۆستانەی منیش گەرێ جار ئەو کتێبانەکەیان خوێند خۆی بەدەستی خۆیانیان نووسیوە لەوانە بە ڕەحمەتی خوا دێ مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس ئەغڵب کتێبەکانی بەدەستی خۆی نووسی بیەوە کە تیای خوێندووە ئیتر لەبەرەوە پەیوەندیەکی گرنگم هەیە بەدەست نووسەوە و فارسی و عەرەبی و کوردی و ئەمانە تا ئەندازەیەک ڕەنگەیە سەرم لێ دەرچێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون وما تنفقوا من شيء فإن الله به عليم أم قرآن تماشاك أم قرآن أما تشني أو كسكن سويتي وأزيتي تياتي الشاو خزمتي كردو مثلا هيا شێوەکار ڕسم ئەما کە زۆر جوودی تیا کردووە لەبەرەوە لە ئیسلامە شێوەکار و ئەمانە تۆزێ هین نییە بە حەڵیان نەزانیوە زیاتر جوهودی خۆیان لەم جۆرە شتانەدا سەرف کرد سەبزان چ فەنێکە مەسەلەن بۆ نمونە ئەوە بە ئاوی ئاڵتون و ئەوانە نەخشەوە دەسە هەموو هیچی تەبع نییە الله خدي ثمانية كاسة توصى بوفي ملتي وبوفي ديني نمونشان زور يعني ثمانية خو همية بطيبة تيجي وصى ترخان كد بو إسلامي بو زانين وزانستي نعمة خدي والله إن شاء الله خدي صحة وانا هر خوش كد آمين. برهندي جي كاسة توصتنا في ملتي كردا هر ديرو كده تاني نوكاجي الحمد لله لكن نوكاجي ما ديتي تاينا استا تستكي طيبات والله بتسنا الرخ هذه جرى بجم تستكي بودينيا يا الله نعمة خديها يلا داس بك كمان مصطفى سوبا وسالاري عقيدان سوبا وسالاري عقيدان سازو سرمشتي مريدان ختم مرسالي بريدان ختم مرسالي بريدان نبيت أحمد دلكتي نبيت مختار دلكتي دلكاتي يا سر شهي علام دلكاتي يا سر شهي علام سرداري غرب وعزام من ناهلي بدرد وألم من ناهلي بدرد وألم ونخاتو ضعفي فرقتي ونخاتو قافي فرقتي همد جيبو خاتا كران همد جيبو خاتا كران رحمة خودي لبران بالعذب كان سرياران بالعذب كان السرياران لدنيا وقيامتي وين دنيا وقيامتي سبع وسلاري عقيدان سبع وسلاري عقيدان نادو سرمستي مريدان ختم مرسالي بريدان ختم مرسالي بريدان نبيت مختار دلكتي نبيت مختار دلكتي وقيامات بيت العتيق بو قيامات بيت العتيق
من برائخ ماد الحريق بندا بإحسان وغريق بندا بإحسان وغريق تبنت بلا شهادتي تبنت بلا شهادتي فرقتي يا رانو الشفيع فرقتي يا رانو الشفيع وعدلن زفالي سربي وبحسن المني ما شاء الله اي ما شاء الله هزار ما شاء الله. الله خودش ترازیبه وخاطري الجباني بو ها والله با دنیاتا جی دی وی گوتنه ویت یا باش بد الحمد لله باشه با دنیاتا نه هم بس بو گوتنه هل بس باش سر وكو قوتن شعره كان باش الحمد لله چه درخت دهو که زاخ و آکره باش داریم كل اونش بلی باش داری سردان و گران و ها؟ آن نه مثلا بو سردان سردانم كردي زاخو بردي دلال بردي بشم- دلال جدا خوي هیوا رمضان اگر نسو خطای تو لگر خوتی با فیستیوالا رمضان ده از بجم دی باش دار بن ان شاء الله چکی تشتگی تایبت یا هی تایبت جیل زاخو جوان لگر خوتی با بگو بچین حتى يسمني نبردي ها بگو نشوي؟ ما براتو نای برا دتسم باللوخم دتسم والنابه هی تو نای برا الرفيق قبل الطريق قال لي بي الرفيق قبل الطريق ايوه يعني برادر بيش شوي ريبكي دي بجربت ان شاء الله يلا بگو بچین طيب كل دفشين تسافر ففي الاسفار 5 فوائد آره ان شاء الله عم دچین خدا اسبوع قال حاج گرهونت کن وجدا وجاریم ام بچینه توری دوید دم جمیرا دویدا برنامه پاشیف تندرستی زاروکا گل جارا دیکو باب یعنی قهرو خفت جی سر تندرستی زاروک خود خون پشتی کن نساق بن باشه بری نساق بن چه پیتوی سر دیکو بابا بیتکرن و اینه چاره سری باشتره یعنی خوب پاراستن باشترش چاره سری زاروکت خوب پارزن تندرستی وانا پارزن بری خود أنا خلق بلي بور رمضاني من ضالو يعني هو قورة عادة بس نا من ضال جزاري وهي مثلا بروج لبروي دايكو باوكا كان بروجون يعني او خوراكو او بيداويستي بو من ضاله كانت جمي باشان بو حاضرنا كان او انيش تندرسيان تيك دسيتو شوازي خوراكو خواردنيان قلت قول لسرو بابتانا لكن ولا رمضان عندها يعني او خوراكاني كهن لسر سفره كان من دالان چند توانن چی بخون چی نخون هموی كوتش تمانه کی باشه اصلا بوانا ابروشي بن ام خيراتنا دكتور محمد حسن دكتور جان. زاروكا قلا عليكم بخيرات السلام عليكم ورحمة السلام الله. خير بيت ويسر دكتور. قلا بخيراتي باش مصطفى این باشه باشا باشا قلا زمان. رمضان خير واجب بيت بيروز دكتور. خدا قبيل كيف ان كل شاء الله والله مش قطع. قوزقه بجلي كرديات بام وين يا والله نعم سايدنا والله هو ختايته محمد بوجرا هذا قدي با يلا مش تزلم حاضرك ضل قيناك واخوي ده برنته دائما ضل بتنسيق لقل جماعتي اون ابوي توضق اوجي كوري قال هاي بقى يلا ناوي دكتور خراب دبو رمضان چه در باز به تفسیر روش چون هم کتینت پاشی و چاره دا باشه حساب كرنا توهي دنيا أصلاً. فينك خوش ما هو كي كرت صراحه ان شاء الله خوا قبول شي دكتور من ضال للرمضانان دا يعني بيوستا تبكريد او حالتانيه والدكتور دزانن كبتايبد للرمضانان دا کاریگەریەکی لەسەر تەندروستی منداڵان دەبێت ئایا خۆراکیان دەگۆڕێ لە ڕەمەزاناندا حاڵەتە بووە کە منداڵان زیاتر سەردانی ئێوە بکەن یاخود هەندێک منداڵ هەیە کە تەمەنیان وەکو پێویست نییە بە ڕۆژوو دەبن هیچ حاڵەتێکی لەو جۆرانە بووە کە بۆ ئێوە زیاتر ئاگاییتان لێ هەیە لە تەندروستی منداڵ لە ڕەمەزاناندا چی ڕوودا لە تەندروستی منداڵ زۆر سپاس
وڵی خۆی مانگی ڕەمەزان بڕاستی دەکرێت بڵم بە تایبەتی بۆ خەڵکی ئێمە ینی مانگێکی گۆڕانکاری گەورەیە هەرچەندە کە دووبارە بوونەوەی هەموو ساڵان بەڵام وەکو بڵین ساڵ بە ساڵ شێوازی تازایان گۆڕانکاری تازایان وا لێک دەدرێتەوە کە گۆڕانکاریەکان زۆر گەوران بە تایبەتی بۆ منداڵان منداڵ هەیە بۆ نمونە لە تەمەنێکەوە دەڕای بۆ تەمەنێشکە گۆڕانکاری زیاتری بەسەردادێ ئەو ساڵ بە ڕۆژ دەبێت ئەو ساڵ بە ڕۆژ نابێ بۆ نمونە بەڵام بەڕاستی ئەوەی کە پێویستە ئێمە بە تایبەت لە ڕەمەزانەدا لە کۆمەڵێک شتی منداڵان وریابین یەکەم لەوەی کە منداڵ ئایا لە تەمەنێک بە ڕۆژوو دەبێت یان بە ڕۆژوو نابێت دوم ئەوەی کە ئایا ئەو منداڵانی کە بۆ منە کێشەوە گرفتی تەندروستیان هەیە خۆیان کێشەوە گرفتیان هەیە ئایا بە ڕۆژ دەبیان نابن دووە کاتێکە بە ڕۆژ دەوێت منداڵ چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت ئایا چ کاتێک کێشەوە گرفتی بۆ دروست دەبێت و پێویست دەکە کە ڕۆژەکەی بشکێنێت دواتر شێوازی ژیانی منداڵان بەڕاستی گۆڕانکاری زۆری بەسەردادێت بە تایبەتی لە خەو لە خواردن لە درەنگکەسانی بەیانیان یاخود لە وابەستەبوون بە ئامیر ئەلکترۆنی یان کۆمەڵێک بابەتی تر کە بەڕاستی دەکرێت بڵم لە ڕەمەزاناندا زۆر ڕوو لە منداڵ دەکات بە تایبەتی تر کە ئەوە بێگومان کاریگەری زۆر دەخاتە سەر تەندروستی منداڵ بە تایبەتیش کە مانگی ڕەمەزان مانگێکی درێژە بڵێم تۆ مانگێک لە ژیان زۆرە لە هەموو ساڵێک و ئەوەی کە جیاوازتریش ئەوەیە کە پێش بچێ ناو ڕەمەزان ماوەیەکی زۆر ئامادەکاری دەکرێت هەروەکو مانجی ڕەمەزان هەژمار دەکرێت و دوای مانجی ڕەمەزانیش تاوەکو بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە دێتە سەر خۆی دیسان ئەویش ماوەیەکی دەبێت هەموو کاریگەری ئەوە هەمویان کاریگەری هەیە بەڕاستی لەسەر تەندروستی منداڵ پێویستە ئێمە وریابین چۆن مامەڵە لەگەڵ منداڵ دەگەین باوترینیان چێ کە منداڵان تەندروستیان تێک دەچێت ئەوەی بەڕاستی کێشەیە ئێستا کە من دەیبینم زۆر جار ڕوبەڕوومان دەبێتەوە بە ڕۆژبوونی منداڵانە لە تەمەنێکدا کە نەگونجاوە چ تەمەنە گونجایە بوو ڕاستی خۆی ئەمە لە ڕووی ئاینەوە ئەگەر لێکدانەوە بکەین پێویستە منداڵ کاتێک کە دەگاتە تەمەنی ژیری یاخود کە پێی دەڵێن بالغ بوون لەو تەمەنەوە پێویستە منداڵ وەکو پێویستیش ئاینی پێویستە لەو کاتەوە بە ڕۆژوو بێت بێگومان لە کوڕان جیاوازە لە کچان کچ چەند ساڵی ینی کچ هەیە لە 10 ساڵی تووشی بۆ نمونە سوڕی مانگانە دەبێت هەیە لە بە شێوەیەکی گشتی لە نێوانی 11 تاوەکو 13 دەکرێت بڵێن ئەگەر گەیشتە ئەو ئەندازەیە ئەوە پێویستە وەکو ئەرکێکی ئاینی بە ڕۆژوو بێت کوڕ لەوانەیە بۆ من هەندێک کات دوا دەکەوێت دەکاتە 14 ساڵی یان 15 ساڵی بەڵام ئایا چ کاتێک کە دانراوە یاخود لە ڕووی زانانی ئاینی و لە ڕووی زانانی پزیشکی دەکرێت بڵێن تەمەنی 9 بۆ 13 ساڵی بەڵام بەگشتی لە 10 ساڵی بەسەرێ لە 10 ساڵی بەسەرێ ئەگەر منداڵەکە توانای باش بێت هیچ کێشەوە گرفتی نەبێت دەکرێت بە ڕۆژوو بێت بەو مەرجەی هیچ کێشەوە گرفت بۆ تەندروستی منداڵەکە دروست نەکات واتە لە 10 ساڵی بەسەرێ دەکرێت بڵێن ڕێگە پێدراوە ئەگەر هیچ کێشەوە گرفتیش تەندروستی نەبێت دوای هیچ کێشەوە گرفتیش تەندروستیش منداڵەکە بەرگە بگرێت واتە توانای هەبێت نەک منداڵێکی لاواز بێت یاخود بەروونە کێشکەم بێت ئەوەی کە من بەڕاستی ئێستا بەگرفت دەیبینم دوێنێ لە کلینیک منداڵێک هاتەلام خۆی کێشی کەم بوو باڵای کەم بوو گرفتی بۆنە گەشتەکردنیە بوو هەر خاڵی یەکەم گوتم نابێت ئەو بە ڕۆژ بێ گوتیان دکتۆرەوە سێ ڕۆژە بە ڕۆژ و ناشکێنێت بەڵام دایکباوکەکلیانەوە بوو داگوت لەبەرەوەی پێشبڕکێ هێنەوە منداڵەکاندا ئەو منداڵم دەڵێن بە ڕۆژم ئەو دەڵێن بە ڕۆژم دایک باوش ئەو هانددان ئەو هانددا ئەو بەڕاستی کاریگەری زۆر خراپتر ئەم ئاسان کاریەکێ بێژین مەسەن بوو نمونە هیچ پشکنینێک هەیە دایک و بابوو زۆر بکێت خۆ بکەن بزانن کە توانایە پرۆژی بوونی هەیە یان نە خۆی لە 10 ساڵی بەسەرەوە تواناکە چییە بۆ نمونە ئەگەر منداڵەکە کێشی باش بێت گەشەکردنی باش بێت توانای بەرگەگرتنی بۆ نمونە ئەو ماوەی هەبێت کە لە ئەو خواردن و لە نان خواردندا ببڕێت و بەرگە بگرێ بەرگە ینی تۆ بەڕاستینەکە زانستی نینە پشکنی زانستی وەکو پشکنین بۆ منە تۆ لە ڕووی پشکنینەوە پشکنی جەسەی بۆ دەکەیت یەکەمەوە یەکە منداڵەکە هیچ نەخۆشیی نەبێت بۆ نمونە بەگشتی نەخۆشی دڵی نەبێت نەخۆشی گورچلی نەبێ یعنی هیچ نەخۆشیێکی زگماک و نەخۆشیی کاتی نەبێت کە لەو کاتی پشکنینی بۆ دەکەی خاڵ یەکەم کێشە و گرفتی بۆ نمونە شەکرە و جۆرە نەخۆشیەکانی تری نەبێت و دوایەوە کێشی جەستەی بزانی کێشی چەندە بزانی باڵای چەندە بزانی بۆ نمونە نیشانەکانی گەشەکردنی چۆنە ئاستی ڕێژەی خوێن و ئەو جۆرەشتانی چۆنە ئەوانە دەکرێت بڵین نیشانن کە تو بڕیار دەدەی ئەو منداڵە کە تەمەنیشی تا ڕەت دێگونجاو بە ڕۆژوو دەبێتیاننا بەڵام بەڕاستی لە خوارد 10 ساڵی نابێ ڕۆژ بێ ئەوەی کە کێشە گرفتەکەی من لێر دەیبینم بەداخەوە هەندێک دایک و باوک
بۆی کەەوە منداڵەکان هەم بدەن کە گووا کارێکی خێر دەکەن دیاری دەدەنیان پارەیە دەنیان ئەو بەڕاستی شتێکی زۆر زۆر مەترسیدار مەسلەی تەمرین پێکردن و ڕاهێنانەوە شتانە شێوازی دیکەم بەبیرم دێ دکتۆر منداڵ بووم ینی کە بەڕۆژی گرێم دەدا ئەگەر منداڵتان هەوای پێ دەڵێن ئەرێ وەڵا خۆی دەزانین چی دەکرێت بڵێن بۆنونە بۆی نوێ دەکەیەوە یان تازەگەری تا دەکەی یان گرێ دێ ئەو شتیشکی ئاساییە بۆنونە منداڵەکە سێ-چوار یان بەس ئاو یاعتیادیە شەربەتی خۆ دکتۆر ئەمە دەبێ بکنە شخصی بخو چەند زارروکەنە مەسەنە کەنگی بۆنەوە دەست گرتنەوە ڕۆژیا گرتینەوە نەبێت نوکەین مەسەنە نەبێت بچی وڵای من سێم هەیە ئەی خودی شڵامر لەگەڵیەوەشاڵە ئەو ساڵ یەکێکیان بە ڕۆژوو دەبێت ئەوەی تریان بە ڕۆژوو دەبێت و نابێت ئاها بێت گرێتی نیڤنی بەڵێ بەسەوەی ترم گسکەوە بەڵێ ئیشاڵە بەڕاستی هەموو دایک و باوکێک دەبێت پارسەنگێک ڕابگرێت لە نێوانی ئاین و لە نێوانی تەندروستی بە تایبەتی منداڵە ئێمە نابێت لە ڕووی ئاینەوە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وآتيشي قرآنيا دقيقة كذا فرمي إيوه بدأسي خوتان توشي لناوتشون مكان أتو منداڵێکە پێویست نیە لەسەری ئەرکێکی ئاینی نییە ئەو بەڕاستی ناکرێ پەرسانی بخێ سەرێ هەڵە یشتر لە باو ئەوەیە کە وا هەز دەکەن بەراورد بکرێت لە نێوانی نوێژ و ڕۆژ لە ڕووی ئاینەوە من شارەزا ئاینیشم هەیە بۆیان دەقسە کۆلەی شەریعەم تاوکە لە ڕووی ئاینەوە بۆ نمونە دەڵێ دەبێت لە 10 ساڵیەوە منداڵ فێری نوێژ بکرێ لە 10 ساڵیەوە پێویست بکرێت لە سەری وەکو هاندانی وەکو فێرکردن بەڵام ناکرێت بەراوردی ڕۆژوو بکەین لەگەڵ نوێژ بەڕاستی ئەوە هەڵەیە و لە زۆربەی لێکۆڵنەوەکانی ئاینیشدا ئاماژە بۆ کراوە کە نابێ پێویستی بکەی کە منداڵەکە بە ڕۆژوو بێت لە تەمەنی 10 ساڵی ئەو پێویستکردنە چۆنە دەتوانی بەس فێری بکەیت ئەها بۆنە بۆی گرێدەوە یاخۆت بە جۆرێک مامەڵی لەگەڵ دەکەی خۆشەویستی ڕەمەزان و ڕۆژ و خۆشەویستی ئاین هەڵسوکەوت لەگەڵ ڕەمەزان هەڵسوکەوت لەگەڵ ئاین چ شێوازێک کە پێویستە بۆ نمونە منداڵ دڵخۆش بکەی منداڵ وابەستە بکەی بە ئاینەوە ئەوە ڕێگە چارەیە یاخود ڕێگایەکە بۆیکەوە منداڵەکە لەگەڵ ڕەمەزان پەیوەندی زیاد بکەیت بەڵام وەکو ڕاهێنان لە تەمەنی 10 ساڵی منداڵێک بۆ نمونە ئەگەر تەندروستیشی باش بێت کێشی باش بێت بەڕاستی کە ڕۆژووی پێبگری تاوانە هەڵەیە من بەداخەوە کە ئەو قسەم کرد جاری تریش ئەو قسەم کردووە مامۆستای ئاینیە لەگەڵ ڕێزم بۆ جەنابەت و مامۆستای تریش دەڵێ ئەو هەڵەیە و دکتۆر نابێت بۆ شێوەیە قسە بکات منداڵ سارد بکاتەوە بەڵام بەڕاستی هەڵەیە لە ڕووی ئاینەوە ڕێگە پێ نەدراوە و لە ڕووی زانستی پزیشکیشەوە ڕێگە پێ نادرێت منداڵێک بۆ ماوەی 12 کاتژمێر یان 14 کاتژمێر زیاتر و کەمتر زۆری ڕاهاتن شێوازی دیکە دەتوانێت گرفت دەبێت بەرینکە بابەتی مەرسەر ئاسان کۆریە دینی بێ بەڵێ ئێمە بەڕاستی تێشی دەگەینی لێ دەکەین مەراغ ینی ئەوەندە عبودیەت و ما جعل عليكم في الدين من حرج يعني بەڵێ لاەنە دینیەکەی تێناگەنی تەنیا عملەکەی تێدەگەنی بە ڕۆژی بە وەکو عادەتە گوەری دەگری کە گەورەش دەبێ و زۆرە ئینسانانە هەروەکو عادەتێک فێرە بە ڕۆژوو دەبێ ئەسن ینی مەرجەکانی دیکە عیبادەتی تێدا هەر جێبەجێ ناکە گەڕین زۆر جار بۆ نمونە بەڕاستی منداڵکە ئەو پستانەی دەخرێتە سەرێ زۆر هاان دەدرێت وەکو هاندانێکی ناویستی خۆی حەزی نییە ویستی نییە بەڵام دەوروبەر وای لێ دەکات دواتر بێزاری ڕووی تێ دەکات بێزار دەبێ بەڕاستی ینی لەناو دەتەقێتەوە دەبێ لە جیاتی بە ڕۆژوو بێ بۆت کاتێک کە تەمەنی گەورە هەربێزار دەبێت لە ڕەمەزانیش نایە ڕەمەزان هیوادارەمێ بەڕاستی دەبێت بە جۆرێک مامەڵ لەگەڵ منداڵکەین نەوای لێ بکەین بێزار ببێ نەواش لێ بکەین لە ئەرشیانی دوورکەوێتەوە هەش بەنامۆی بکات دکتۆر یانی ئێستا بەهۆی ئەوەی ڕەمەزانە عادەتەن لەم چەند ساڵەدا کە ئیدی کاتەکان کوربوونی هەر چەندە وردە بەرە و زستان دێت ینی ڕەمەزان کاتەکە درێژتر دەبێتەوە یانی مەبەستم لە شەودا کەمتر شەوان ینی بۆ پاشێ و با بڵێن دەخەون و جارێکی کە هەستنەوە هەر بەخەبەرن تا پاشێ و ئەمە ژوا دەکات کە زۆرێک لە خاو خێزانەکان منداڵەکانیشان لەگەڵێن هەر بەخەبەر بن تا پاشێ و دوای پاشێویش سعاتێکە 2 ساعتێ هەر بەخەبەرن ئەمە تا چەند ئەم نەخەوتنی منداڵان کاریگەری لەسەر تەندروستی منداڵانێ بۆ گەورە هیچەوە هەیەی بەڵام بۆ منداڵ ئەولاتر نابێت بەڵێ ئەجەبایەکشت پێشەوەی بێمە سەر منداڵ
ئێستا زۆربەی لێکۆڵنەوەکان ئاماژە بۆ دەکەن بەڕاستی وەلو نامێ ئێوە بترسن چکەلوانە و شان بخەوە وڵی بترسای وەزعکە شڕ بەڕاستی واجبە بەڕاستی زۆربەی لێکۆڵنەوەکان سلمان دویانە دەڵ ئەگەر لە مانگێکدا 2 ڕۆژ بۆ ئەگەر بە تەواوی لێکی بدەینەوە لە 1 ساڵدا مانگێک یاخود مانگونیوێک کەسێک نەخەوێت تاوەکو چواری بەیانی کاتژمێر چواری بەیانی کەسی گەورە زۆرترین ئەگەری توش بووی نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجەی خوێنی هەیە ئەحمد بخێرە خو بەتەنێکی بینە بهێنەکە بنبم ئەو بەڕاستی خەتەرە ئەوە بەڕاستی بۆش بیاس بچەک نووست بیم والله ئەو دە باشە بیکەن شەوێک ناشەوەیەکیان نازانم ئەو بە کێشە گرفتان بۆ دروستگەتوبی بەس بەڕاستی دیوانە چ بکەن ئێوە شەموشی بەخەبەر باگەن کاکتۆرم لەبەر مزگەوت ئەوەی هەردەبیەوە بکەم ئەوە هەر زۆرمان لە لایەک قەی ناکە بەس نەبوو هەموو شەوانی ڕەمەزان دیارە دەیخوا گەورە ئینشاڵە خوا لە بەمان ئەوە دەکەن کە هەیڤک بت لە تەلەڤیزیۆن پارێزراوە بترسێنە ئەمە شیرینی دەدەینە بەس هەیڤکی هەکە و سۆبت گەلە کۆریگەریە دکتۆر بەڵێ بەس هەیڤ ڕەمەزۆنی و سۆبت خودشتە ڕۆز بەس هەیڤکی و سۆبت حەز لە خۆی کاریگەریەکەی هەیە بەڵام ئەگە چار نەبێ شتیشکە تقریبا پیچێکی ڕێک چ تێ بەس پۆندە جۆرۆژی مەسەرەن چ مەجۆل تێدا نابێت بەکە بەس هەیڤ ڕەمەزۆنی بێت مرۆڤ پیچێکی مەجۆلێکی بوو چێکرد بجەش لانێ زانستی تەندروستی باز بووتە چڕێکا نابم ئەوجە دەیگونجێن دەبێ ئاهای لەکەن دکتۆر بۆ بجا بۆ بچینە سەر یا زارو کۆم مادەم ئەە مەترسیت هەندێت مازم سەر مازنە هەنە کۆدی چۆیت زارو کۆبن دیارە ئەوشن لێردەنەوە ڕاستەکەی هەرچی منداڵە هیچ بواری تێدانە چ ڕەمەزان بێت چ دوای ڕەمەزان بێت چ کاتی تر بێ تاوەکو نەک بەیانی تاوە کاژمێر دەی شەش بمێنێتەوە دەهی شەفیر منداڵ دەبێت لە کاژمێر حوتنی و هەتا هەشتنی ویان نۆ خەوت بێ ئەوە هەر یاساکی جیهانیە لە هەموو وڵاتان زۆربەی وڵاتان منداڵی بەخۆی ناخەوێت هیچ کەس بە ئاگانیە دەگەلی دایک و بابا بۆش بدنە دکتۆری بەڕاستی من 2 ساڵ لەسەر یەک هەڵمەتی منداڵەکان زوو خوێنن هەڵمەتی ئەوم ڕاگەاند بزان پارش هەت بوو پار هەموو بەڵم پار و پێرا وڵای ئەو ساڵ هەڵمەتیشکەمەیە بەناوی هەڵمەتی منداڵان واز لە شاشە بێنن بەسمان بۆ بکە لە بەڕێبەراتی گشتی تەندروستی و لێرە تا ئێستا بڕیارمان نەداوە کە چ کاتێک دەست پێ بکەین چکە پێشبڕکەی چکەمانەوە و پێشبڕکەی ژینگەی باشە دەباسێکی ئەومان بۆ بکە واز لە شاشە بێن ئەوە چۆنە ئەو جەبابین بەخەوەکە ئەوەت لێ تێکەڵ نەوێت ئەوە خەو بەڕاستی بۆ منداڵی لە خواردنیش گرنگترە خەو لە خواردن گرنگترە چکە گەر منداڵ خەوی باش بێت بێگومان تەندروستی باش دەبێت کە تەندروستی باش بێت خواردنیشی باش دەبێت هەموو شتێکی گەشەی باش ژیانی باش دەبێت بۆیە پێویستە ئێمە لە ڕەمەزاندا وریابین خەوی منداڵەکان نەک تێک نەدەین وێران نەکەین بەڕاستی دایک و باوەکەی منداڵەکەی کاژمێر 12 شەو دەخەوێت لە کاتی ئاسایی لە ڕەمەزانەدا کە دەگاتە پارشێ و ناخەوێت ئەو بەڕاستی وێرانکردنی و منداڵەیە کارەساتە هەموو لایەنەکانی ژیانی تێگەدا هەموو لایەنەکان ئەو جار وەک گوتم پێش ڕەمەزان دوای ڕەمەزان ئەمە گەرە هەژماری بکەین دەکاتە نزیکەی مانگونیەک بۆ 2 مانگ لە ساڵدا جیا لەوەی کاتی پشوو کە قوتابخانە نامێنێ دیسان لەسەر ئەو ڕیتمە ڕادێت ئەوەش بە هەمان شێوە کاریگەری خراپیە بۆیە پێویستە ئێمە لە ڕەمەزاندا بەڕاستی ئاگاداری خەوی منداڵ بین ناکرێت دایک و باوک تاوکو کاژمێر 11 بەیانی بخەوێت ئەو کاژمێر 11 هەستانە لە خەو منداڵەکەش باماشەوە کاژمێرێکی نیوەڕۆ هەڵدەسێت خواردنی بەیانی ناخوات خەوی بەیانی دیسان کە درەنگ هەڵدەسێت ئەویش کاریگەری خراپی هەیە تێکچوونی هۆرمۆن جەستە و تێکچوونی هەموو لایەنەکانی کارکردنی جەستە و مێشکی بەڕاستی دەکەوێتە ژێر کاریگەری ئەو درەنگ هەستان و درەنگ خەوتنەوە و دوایەوە پێویستە ئێمە لە کاتی ڕەمەزاندا وریابین لە خواردنی منداڵ بۆ دایک و باوکان ناسێ منداڵەکەی بە ڕۆژوونیە تاو کاژمێر 11 نیوەڕۆ ئەو منداڵە برسی دەبێت ئەو منداڵە خەوی لە تێ هەر شتێکی لێوێت دایکەوەکە بە ئاگانیە ناتوانێت خزمەتێکی ئەو منداڵە بکات بەڕاستی دکتۆر ئەزوێرە پرسیارێکی مەسەن کە دایکێک ڕەنگە هەبێت بژێت وەڵڵەهی کوڕێ من بۆ نمونە حتى ساعت 4 نیف شەفیە هێشیارە و نیڤ و ڕۆت بتەوە وەکی فلفلەیە مۆشەڵڵە تێت و چت و یێبێ هیچ مشکلەکە تەندروستی نینە ئەوە زۆتری بشتێتن گرفتی تەندروستیە نامێ بڵە مشکلە ببوورە
گرفتیە لە هەر سادەترین شتی لە گەشەکردنی بڕۆ زۆربەی زۆریان سیرکە ناڵم 100 چونکە خەڵکیێم بەداخەوە پاساو دێنێتەوە ئێستا کە یەک لە کاریگەریەکانی درەنگخەوتن لەسەر باڵایە ئەو منداڵانەی کە درەنگ دەخەون باڵان کوور دەبێت هەر ئەو قسە بکەی یەکێک ڕاز دەبێت دکتۆر دراوسێکەمان تا چواری بای ناخوێت هیچ کێشە و گرفتی باڵای نەماشەڵا باڵای زۆر درێژەوە کێشە و گرفتی قوتابخانەیە من زۆر دەستمە قوتابخانە بۆ سیمینارەیان شتێک پێشکەش دەکەم مامۆستاکان هەمویان داد و بێدەدەن لە دەستی ئەو منداڵانەی کە درەنگ دەخەون تەنانەت کێشە دەنێنەوە تووشی ناڕەحەت دەبن بابەت وەرگرتنیان بە ئاسانیە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ قوتابیان و هاوڕێکانیان و لەگەڵ مامۆستان خراپە تووشی شڵەژانی دەرونی دەبن شڵەژانی دەرونی لەبەرەوە بەڕاستی هیچ دایک و باوچێک ناکرێ بڵێ منداڵەکەم درەنگ دەخەوێت و درەنگ هەڵدەسێت بەڵام هیچ کێشە و گرفتی تەندروستی نییە یان ئاگەی لە کێشە و گرفتە تەندروستیەکانی منداڵەکەی نییە یان هەتا سەردانی پزیشکی نەکردووە یان نازانن چ کێشە و گرفتیشیە ئەوە بەڕاستی تاوانەوە هەڵەیە کە دایک و باوکو پاساوێک بۆ خۆی بەکاردێنێ ئێمە نایە بە هیچ جۆرێک لە ڕەمەزاندا ڕێگە بە خۆمان بدەین مامەڵەکردنمان لەگەڵ منداڵان بۆ جۆرە لێ بکەین دکتۆر دەمەکە من ملاحەزە دەکەم ئەتوو وشەی عەرەبی بەکار نایێنی بەڵێ هەوڵەدەی زیاد بەکاربێنم بەخۆت هەوڵەدەی کە پەتی بەکاربین هەندێک جار بەڕاستی لەوانەیە تووشیوت بکات وەستان بێ یان نەتوانێت بەتەواوی بڕیارداوکاو بەڵام لە هیچ چاوپێکوتێکی تەلەڤیزیۆنی لە کێوە تقریبان چەند ساڵ دەبی کاو وەڵاهی لەوەتی دەچمە تەلەڤیزیۆن هەوڵم داوە لە مێژە چاوپێکوت زەحمەت نییە ئیزعاج نییە ینی هەتا تا ڕادەیەک ناڕاحەتە بەڵام دەتوانی زاڵبی بەڕاستی زمانی کوردی دەوڵەمەندا وشەی زۆر زۆرە دەکرێت بڵام لە فارسی دەوڵەمەندترە هەرچەندە شانامەی فیردەوسی هەیە بەڕای من ناڵێ لە عەرەبی دەوڵەمەندترە چونکە یەک لە زمانە زیندوەکان و دەوڵەمەندەکانی گیانە لە ڕیوشەوە هەر لە سەردەمی نەزانی و لە سەردەمی ئیمڕۆل قەیس و کۆمەڵە خەڵکی ئاوا بەڕاستی زمانێکی زۆر دەوڵەمەندە عەرەبی بەڵام لەگەڵ نەخۆشەکانیش لەگەڵ چارەخوازەکانیش ئەو لەوانەیە زۆربەی وا هەر هەوڵ دەدەم کوردی بەکاربێنم بەڵام لە کاتی وشەی ئاسایی وڵا پێم خۆشەوە دکتۆر پستا ناخەمە سەرخۆم بەڕاستی بۆی کە وشە بدۆزمەوە بەڵام لە کاتانە زۆر جارانەیە من دەمەکەم ملاحەزە دەکەم دەمێت کەریمەکرد لێ بگرم ناتوانانی وشەیەکم لێ بگری ئەگەر وشەیەکی عەرەبی دۆزیەوە پێم بڵێ ئاگدارم کردەوە بەس وشەیەکە گوتی مشکلە ئەوە چارە سەرما کرد گرفت بژنێک کێشە و گرفت دکتۆر تە بەسێ وێ هەڵمەتی کرد یا دوورکەتنەوە لە شاشە بۆ منداڵان ئەم کەش خەوێ دەرباز بین وجواب مەترسی یانژی پرزگرێک و هەری مازن و کەرسەروی دەمێ و تەکنۆلۆژیایك و تێکەلی ژیانە هەمیە بیە شاشێن موبایلێت زیرەکەش موبایلێ بگرەش تابلێتە بگرە ئەو چه هەڵمەتە بووچی بەڵێ وەڵاهی ئەوە ڕاستی لە مێژە داومەتە بەڕێوەراتی گشتی تەندروستی هەولێر بەڕێز بەڕێوەبەری گشتی خۆی کە ئەو پێشنیارەی دیت گوتی ئەو شتێکی زۆر گەورەیە دەمەوێت ئیشێکی گەورەی لەسەر بکەین هەتا بیکەینە ئاسی کوردستان و وەرکشۆپ و کۆمەڵێکشتی جیاوازی بۆ بکەین بەڵام تا ئێستا دەستمان پێ نەکردەوەکو جێبەجێکردن بۆ ئینشەڵڵا جێبەجێ دەکەین بەڕاستی ئەوە پرۆژەکە چییە؟ پرۆژەکە هەڵمەتێکە هەڵمەتیەوەی کە منداڵان واز لە شاشە بێن هەم ڕاستەخۆ ڕوبەڕووی منداڵان قسە بکەین هەم ڕوبەڕووی دایک و باوکان ئەم ڕوبەڕووی ڕاگەاندن ڕوبەڕووی هەموو خەڵکی کوردستان کە ئەو قەیرانەی منداڵ تێکەوتۆ بە تایبەتی و تەنان دایک و باوکی شتێکەوتە بۆی ئامێری ئەلکترۆنی و شاشەوە واز لێ بێنن هەڵمەتەکەش خۆی لە کۆمەڵێک بابەت دەبینێتەوە بنونە لە پێشکەشکردنی سیمینار لە بڵاوکردنەوەی زانیاری لە پێدانی یاگەاندنی ئەو بابەتانەی کە پێویستە بۆ دایک و باوک و منداڵ لەسەر ئەو مەترسیانەی کە لە ئەنجامی شاشەوە بەرهەم دێت باشە خراپەکانی شاشە چییە بۆ منداڵ شاشە ئەگەر بیکەینە کوردی ڕوونما بەڵێ وایە ڕوونماتەوە بۆ تەلەڤیزیۆن ڕوونمایە بۆ ئەوی دیکە چی پێ دەگوت هەر شاشەیە هەر شاشە تا چوە شاشە باش وشەیەکی دەکرێت بڵێن وەرگیراوە هاو باشە باشە بەڵێ خراپەکەی چییە بۆ منداڵ خۆی ئێمە بەپێی لێکۆڵینەوە و ڕێنماییەکانی ئەکادیمیای زانستی ئەمریکی کەنەدی کە ئێمە بەڕاستی پشت بەو جۆرە لێکۆڵنەوە جیهانیانە دەبەستین منداڵ لە خوار تەمەنی 2 ساڵی بە هیچ شێوەیەک نابێ هیچ سەیر هیچ شاشەیە بکات لە خوار تەمەنی 2 ساڵی ئەوەش بەهۆی کاریگەریەکانی ئەو تیشکانە لەسەر مێشکی منداڵ
بە تایبەت کە لە تەمەنی 1 ساڵی 2 ساڵی مێشکی زۆر بە خێرایی گەشە دەکات تایبەت 1 ساڵی نابێ مێشکی لەگەڵ ئەو جۆرە تیشکانە تێک هەڵشێلرێت ئەوە مەترسی دروست دەکات و زۆر جار منداڵ مەترسی دواکەوتنی قسە مەترسی توشبوون بە کۆمەڵێکەشەوە گرفتی نیشانەکانی وەکو ئۆتیزم یاخۆت دواکەوتنی قسەکردنی ئۆتیزم و بەکارهێنانی شاشە پەیوەندیش بەهێزی هەیە بە تایبەتی ئێستا زۆر لە کۆڵنەوە کراوە لەسەر ئەو منداڵانەی کە لە خوار 2 ساڵی بە تایبەتی کە شاشە بەکاردێنن مەترسیان لەسەرەوەی کە تووشی ئۆتیزم بن جۆرە ئۆتیزمێکی پێدەن ئۆتیزمی شاشە ئەو لێ کۆڵنەوەکانەوە سەلماندووە ئەمە تەنیا بۆ منداڵیان شمولی گەورەش دەکات شمولی دەکرێت بڵین گەورە دەگرێتەوە بەڵام گەورە کاریگەریەکەی بۆ جۆرە نییە لەسەر کە لەسەر منداڵ هەیە کاتژمێرەکان جیاوازە بۆ نمونە لە خوار 2 ساڵی منداڵ نابێت سەری هیچ شاشەیە بکات لە تەمەنی 2 ساڵی تاوەکو 5 ساڵی بۆی هەیە منداڵ ڕۆژانە لە ماوەی 24 کاتژمێر یەک کاتژمێر سەیری شاشە بکات لە 5 ساڵی تاوەکو دەگاتە تەمەنی 18 ساڵی یاخود کۆتایی تەمەنی منداڵی دەتوانێت 2 کاتژمێر سەیری شاشە بکات بەس بەداخەوە بەڕاستی منداڵێکی هەبێت ڕۆژانە لە کاتی ڕەمەزاندا 8 کاتژمێر لەسەر شاشە بێت یاخود سەیری شاشە بکات یاخود یاری بکات هەندێک یاری بەڕاستی زۆر مەترسیە ئەو یاریانەی کە تۆقێنەرنیان ئەوانەی کە ترس دەدەنە منداڵیان ئەو یاریانەی کە تووڕەبوون تووشی منداڵ دەکەن ئەو بێگومان ئەو منداڵش تووشی داروخانی کەساهاتی یاخود تووشی شەڕەنگێزی یاخود کۆمەڵی کێشەگرفتی تر دەکات کە منداڵەکە بەڕاستی دەکرێ بڵێم وەکو گەورە وەکو چۆن کە لەو تەمەنی گەورەیە شێوە ئۆتیزمی لێ دروست دەبێت پیڤەیەکی ئەف هەڵمەتەزی بێتە دەستپێکردن و بگەنە ئۆرمۆژ مازن جێ دەستخوشێت وەڵاهی ئینشاڵڵا هەوڵ دەدەین ئەوانە بەڕاستی پێویستە هەندێک شت بەردەوام ئەو هۆشیاریانە هەبێت بەردەوام ئەو بڵاوکردنەوەی هۆشیاریانەکە وەکوتت چارەسەر باشترە لە خۆپاراستن تۆش هەڵەت کرد لە سەرتاوە شێوە خۆپاراستن باشە لە چارەسەکەدا بەڕاستی زۆر دایک و باوکێ گرفتارە بەدەست منداڵەکەیەوە بەتەنیا یاری دەکات بێزارە خەوی نییە تەواو تووشی کێشە و گرفتی کردون خێزانەکەی تووشی کێشە و گرفت کردو لە ئەنجامی ئەوەی کە لە تەمەنی 1 ساڵی بەداخەوە دایکەکە بێزار بۆ یاخود ئیش و کاری کردویان هەڵنەستاوە بەیان لە پێش شاشەیەک دایناوە یاخود بۆ نمونە مۆبایلیش لە پێش داناوە و ئێستا هەموو خێزانەکە تووشی گرفت و ناڕەحەتی بووە کەواتە لە جاتی ئەو کێشە گرفتە هەم بۆ خۆت دروستکەی چکە لەوە ناخۆشتر نیە بەڕاستی منداڵێکت نەخۆش بێ منداڵێک کێشە گرفتی بیان ئەو کێشە گرفتە دەرونیانەی کە ڕوبەڕووی منداڵ دەبێتەوە کارەسات دروست دەکات بۆ منداڵ بەڕاستی هەمید پۆڕست بندی هەمی نەخۆشە بن دکتۆر گەلەگەلک سپاس بوو تا دکتۆر محەممەد حەسەن زۆر خۆشحاڵ ئەو ساڵش لەگەڵ گەلەگەلک زۆر سپاس مە بەحسێ زارو کۆکر و مە بەحسی ژیانەوە کردوەکی دکتۆری ژێ ماژە پێکری نوکە هەمی تەکنۆلۆژیە و شاشا و مۆبایلەوات مژیلن زارۆکینیەتەوە بچوە مژیلوی تەفچت وای وەختی تەکنۆلۆژیا ناوی وڵی ئەو گرفتەی جراوی دکتۆر باسی کردەوە هەموو خەڵکە ینی توش بووە نە من تەنها خودی خۆم بم هەموو خەڵکێک تووشێ و ڕوبەڕوویە و شتانە بۆتەوە بەڵام باشترین چارەسەرەوەیە وذكر خواد فني وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. ويك كدكتور باسكر ببير هنا أنا وزور باشا كاريجري كاني كزور خراب أواني هم باز بكري وهي أو خلكش وعيب يعني جيبيستي أو شتانا بك. أتو من النداء أنا بمندالي أتو مثلا ها وشي إستاد بمندالي قربان بمندالي أمن بخوم خدي خوم وكو خوم يعني لفقياتي بما أصلا هر لا لو بواري هر نبوي ما يعني ويقب خوم خويندني من هر لا مزقود وفقياتي قديم يعني ويكباز ذاك بيزق الأكاديميك خويندي تمو زياواز أنا في علم وزانست وزانية نعمة أخذي أمن حتى كاتك أو شتي دجيرمو يعني شو مالي مامي خوم قناعتم فيه كتشوم يعني وتيان تلفزيون يعني اشتكى تلفزيون أوها تم يعني لين بوبو اشتكي زور يعني ترسينر دم يعني اشتكانا مهابي قلت رابو ندوي رام نزيتشي بكومو يعني أو هابو معه قلت مبارش كان جيت دف روكر دف كان جيت دف اللي دونكر
والله دەف دانیش ئەوش هیوات و ئاواتێک بوو ئەو جێگای کە منی لێ پەروەردە بوو جێگایکە واتە چیا بوو ینی شوێنەکە وا بوو شوێنی زکر و ئەو شتانە بوو ئینسانی ژوایە هەر شتێک خولیای شتێک دەبێ ئینسان حەزی بۆ شتێک دەچی بەس فێربوونی دەف بە خۆم بوویمانی نەبرێم کەس لەسەر دەستی کەسی داوانێم جەناب مامۆستاوان دەیخوێنن وەکو ئەکادیمیا ئەوە جیاوازە ئیمە وەکو سۆفی گەری بووە لە ناو تەچیەکان و ئەی ماشەڵڵا تشتێکی ڕاد لێ ودي نعمة خودي مجلس هم هر نعمة خودي من ربيال فرنتا خوري بس زورو كيني أخوب كتو جنجيني داف لي دوني يستا گەنجە گەنج داکتۆرەوە بۆیە باسیوی ڕوبەڕووی ناکەینەوە چووکە نیتی زەوازی نەکردو بالێن زۆر زۆر دکتۆرنی نا الله زونیا يلا نوفي خودي اللي بينن كادي في جرى تشبيش كيش كان شتێکی خۆش بە کاکتۆر صلوا على الحبيب سيدنا محمد دباب الروين دباب الروين لبو روزي يا زارا دباب الروين دباب الروين لبو روزي يا زارا للرجي الشر مزاريدا هر او ما تكاكرا للرجي الشر مزاريدا هر او ما تكاكرا روحوا جانب في دد بيت هذه سرونا تساوم روحوا جانب في دد بيت هذه سرونا تساوم قر شفاعات بولك يناموا بك سداماوم قر شفاعات بولك يناموا بك سداماوم شان ازيدك بلاوت محمد رسول خدايا شان ازيدك بلاوت محمد رسول خدايا ناود بابر زيدا من هداك دنيا دنيايا ناوي تو بابر زيدا من هداك دنيا دنيايا صافيك فيما هو دنيا وقيامات يعرقهم يوار صافيك فيما هو دنيا وقيامات يعرقهم جيم لباسي عالمان جيم لباسي عالما هر ذكري ناوي او دكاب قلنا احبار تاور بارم رومني بما حزوره لا تاريخي شوا زنقا ومن داجر سينا نوره لا تاريخي شوا زنقا ومن داجر سينا نوره دباب الروين دباب الروين ابو دباب الروين دباب الروين ابو روزي يا زارا للرجي الشر مزاريدا هر او بومان تكاكرا للرجي الشر مزاريدا هر او بومان تكاكرا أي ما شاء الله
اي ان شاء الله خودش ترى هي بارك الله فيك ئەو شارە ماندی کاک حاجی وەلی گردیە دەستخۆشی لێ دەکەم بڕاستی لە ڕێگای ڕۆشت و ئەو شعرەی داناوە دەبا بڕۆین لەوە ڕەوزەی ئەو نازدارە خولیایەکی خۆی بۆ دیاران وتی حەزەکە مامۆستا بە دەنجی جەنابەت ژەوە لێرە تەقدیم دەستی ویش خۆش بی و دەنجی توش خۆش بی هەرهەبن یا هي خودش ترازي شعرك تجي بخينا هي خودش ترازي شو شعرك يا برو لە خزمە مالی کڕ یاڵە کامە چه؟ ئەو جا وفای ذهبت شعر مثلا شعر هەی تبخيني دڵوەرە هۆ شار بە هذا بەمەولا هذا طريق العاشقين بەمەولا گەر لە مەولا یەک بيك بابا دقە شنو امتني ديتشي ئێکا دەیتەوە انا اخر ما بس اويا برام لقى ما مستاي بيك وبرم يام بتني باو شعری خۆی بڵ ديالا تو ئێتەوە تاك تو بەمەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێ نابێ بەدڵ گەر دڵ موتی و بەندی فەرمانت نەبێ نابێ کەسێ مەقسوودی کەسبی دەوڵەتی خوڕبی محبەت بێ غڵامی بۆ غڵامانی غڵامانت نەبێ نابێ زهوری نوری توری معریفەت بۆ چاوی بێنورم لە تۆزی سرمە ڕەنجی خاچی دامانت نەبێ نابێ فراری قەیسەری زوڵمەت لە شاری شامی خاتردا بە حکمی بەرقی تیغی شاهی تورکانت نەبێ نابێ بەیانی داستانی شیوەنی بڵبڵ لە بەرگوڵدا بە خەندەی لێوی شۆڕەنگێزی خەندانت نەبێ نابێ فەڵەک مەشهورە لافی اقتداری ڕەفعەتە ئەمما وجودی بۆ سەریری خاشی ئەیوانت نەبێ نابێ سرم سەمتورە سینەم نەی سوراحی دیدا ئەشکم مەی مەزەی مەی یانەوایی نەی لە دیوانت نەبێ نابێ لە بۆ گوڵ شۆری بولبول شۆڕشی تووتی لە بۆ شەکەر بە شەوقی شەهدی لێوی شەکەرەفشانت نەبێ نابێ بەلالەی معریفەت تعمیری قەتعی باغە کۆنی دڵ هەتا مەعموری بەستی فەیزی ئەحسانت نەبێ نابێ سلامت بن وي دستي تدخل تبارك الرحمن هربجي هەرهەبن وي خودش ترازي بت ان شاء الله سلامت بن سبوي ريكافن يعني هل بس پێم سرود گوت بيك بەم شعرەی بخوێنەوە صبي بيك وريكافن تو شعرەکی وفایی هذا طريق ئێتەوە ئەی دڵوەرە ريكاتين تو ان شاء الله صبي تەواو ئینشاءالله صبي اي ما مستوى چما ما تشتاك تەواو خاتر خواستن و پشتی تشتاك مو تشتاك فوامو يعني خاترا خۆ بخوازین ئەم خاترا خۆ سەر دەخوازین عارف خودي تشنام سەر خاترا بینەرە از قولي خودي باشيفا تشوريجي شو ئەرە وەڵا سبێنێ دەبتە پێنج ئەگەر والله يون ان شاء الله خودي مش وانا حسيب نكت تكون غافل من بل كيف صانا هي كتم بتوصى دار باز بت كاو صار شو روي تو الحمد لله يعني ام دي الروجيا تشاري بروجي بين هنا ئەرە ان شاء الله بس وصا خودي والبرمه بصانا هي بيخستي وصا دار باز بت ان شاء الله ام غافل بين ان شاء الله خودي روجي نويجو طاعتي وهم کاکە هەمووانی شەروە دەڵن هەمووان هەر دەڵن ماشەڵا کاتەکە کورتە فێنکە مەشەقەتی نییە ئەزیێتی نییە ئێکاکە چەند ساڵە هاوینان پێ دەبین مردین والله بۆرجی بعد بڕک لە فێن کاتیش پێبین بارجي خوي ئێوە نییە توخاوەنیە مامۆستا وەلە بەمە هەر قبوڵە یعنی هدي تاخور هدي نعم تاخذي هر وقتك بس يجي حاضرية باشي وعيد كان ان شاء الله خدي هاري كاري وابد افديك وخش یعنی لا دەتێ ئەزیێتی پێ ببینی تمن يعني هر خوشه هم هر خوشه خوشة، هر ورزق بي بهم خوش بود كامل من دالي وهر لنا ابو على نزستان قدر المشقة بخوي واه.
إيه طبعا سوابك زيادة يعني يقصى زور زاد مثلا زاري وهاوينا او ندقرما إيه يعني ها لما ديسان زاري وبداد نشنقو والله رمضان شي خوشة عن هر قصك بو هالراهاتنا اخير يعني ام نازم ما يتقيش مقر غلط من لفهم راس كنوا إيه ايه رمضان روجو قرتن مشقتي هي ازيتي طبعاً. هي ناخوشي لو ادري هي إيه طبعا ايه ونيا الأجر على قدر المشقة بأخوي ونيا قاعدة كبر. لبر مشقتك هي طبعا إيه والله رمضان شي يعني مثلا والله طبعا هيت ما عندنا بيت ما عندي بيوتيني بيتن حتى بيغم صاصم لكاتي افتار كرنوي دعاء شيء فمن ذهب الظمأ وابتلت العروق إيه وثبت طبعاً. الأجر إن شاء الله طبعا او خوشك يعني دمار كان مهموي وبوه يعني وشك بوه پاداشتەکە لە ماندووبوونەکە و ئەزیێتەکەوەیە طبعا جا خاصة أفيد من بدني كجيكوت أفيد كو أبديكو خشكت مجيلي خارنا باشي في حاضر كا وخاطرنا في الطريق حاضر كا شو ناف مالع بكاب نظام إن شاء الله خدي هاري كوري وابتو خدي إن شاء الله خير وبنفستو إجابة كنتو دعاب كنو السلام عليكم ورحمة خواتان لەگەڵ بێت دي كرام كنو مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم اسمعتم خوش دوينا ودمي رجو شبيك او يتويداس كوي باكنا بيني غام مولاي صلي وسلم دائما كامل وما كرم بخشن دا يومي هربان خاوني بيت الحرم مولاي صلي وسلم دائما ابد على حبيبك خير الخلق كلهم محمد سيد الكونين والثقلين والفريقين من عرب ومن عجم مولاي صلي وسلم دائما ابد على حبيبك مخلوق الأملاك نحمد الله